بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژی هەموو لایەکتان قبوڵی دەرگای حەق بێت. ئەم شەویش لەگەڵ هاوکارم کاکدانا لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری مێهری ڕەمەزان. سپاس کاک جەلال. بینەرانی عزیز و خۆشەویست، ڕۆژوانانی عزیز، دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خوازیارین خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی هەم ئێوە هەم ئێمە هەم ئەم ستافی لە پشتی ئێمەون قبول فەرموو بێت. خۆشحاڵین کە خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین، تەمەنی باقی کردین کە ئەم شەویش لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە بین. ئەمەوێ ئەوەشتان پێ بڵم لێرە بەدواوە بەرنامەی میهری ڕەمەزان لە باتی کاتژمێر 11:15 دوای گشتی هەواڵە سیاسیەکان ڕاستەوخۆ پێشکەشەکرێت. بەڵ عزیزان، ئەمجار ڕاستەوخۆ دەچینە لای پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە کە وەک ڕۆژانی ڕابردوو ئاماژەمان پێکردی بوو. پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە بەشێکن لە زیندوێشتنەوەی بەرنامەکەی ئێمە تەوەرێکی سەرەکیمان هەیە کە قسە لەسەرەوە دەکەین ئەمڕۆ بە میوانێکی تایبەت کە خانمێکە باس لەوە دەکەین با بزانین پاداشتی خانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا جیاوازە لە پیاوان یاخود نا. ئایا خانمان دەرفەتی باشتر و ئەرکی سەرشانیان قورسترە کە بە دڵنیاییەوە قورسترە بۆی کە ئەجریان زیاتر بێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا یاخود نا، و بەگشتی خانمان چی بکەن بۆی کە ئەو دەستکەوتە لە دەستی خۆیان نەدەن. بەڵام هەمیشە دەستپێک کەش و هەوا بۆ ئەمڕۆ ناچینە لاو کەش و هەوا، ڕاستەخۆ دێنە لای پەیوەندی حەزرەت چینە سلێمانی. پەخشان حامید وەرەگرین. پەخشان سڵاوی خوارد لێبێ. پەخشان خان بەڵێ سڵاوی خوارد لێبێت. بەڵێ پەخشان خان سڵاوی خوارد لێبێت. سڵاوی خوا لە ئێوەش بێت. بۆ ئەم شەو پرسیارێکمان هەیە، ئامادەیت پرسیارەکەت لێ بکەین؟ ئەلو سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه. سەلام عەلەیکم. پەخشان خان هەر تۆی یان گۆڕا پەیوەندیەکە؟ نەوەڵا منم هەر. باشە، خوشکی من تەلەڤیزیۆنەکە کچکە لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگرە بە دەنگ نایەتەوە و سەوتەکە دوانەکەوێت. نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەخشراوە؟ کاک جەلال گوێم پێوە نییە. خات و پەخشان، تەلەڤیزیۆنەکەت کز بکە لە مۆبایلەکەتەوە گوێ بۆ ئێمە بگرە ڕاستەوخۆ. باشە؟ باشە. یاڵا ئەچینە لای پرسیارەکە. نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەخشراوە؟ واتە بە کام لە هاوڵەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نازناوی فاروقیان پێوە لکاندووە؟ خەریک بوو بیڵێن. عومەری کوڕی خەتاب بێ. کێ؟ عومەری کوڕی خەتاب. عومەری کوڕی خەتاب. سپاس بۆ وەڵامەکەت خات و پەخشان. دەستی خۆش و خوار لەگەڵ. خوار لەگەڵ بێ، دەستی تۆش خۆش بێت. بەڵە بەڕێزان، بەو ژمارانەی کە لەسەر شاشن پەیوەندی بکەن، پەیوەندیەکانتان وەرەگرین. کێمان لەگەڵایە؟ شێنێ شەرمین عەبدوڵڵا لە هەولێر. خات و شەرمین، سڵاوی خوای گەورەت لێبێ و تاعاتت قبوڵ بێت. سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه. بەڵێ سەروین. بەڵە شەرمین. شەرمین نا، سەروین. سەروین. خات و سەروین ببوورە. دەستخۆشی بەرنامەکەتان لە دەستم پیرۆزای مانگی ڕەمەزانتان لێ دەکەم. زۆر سپاس، خوای گەورە سەروین خان لێوەش قبوڵ کە ئینشاءڵڵا. زۆر لای پرسیارێک. سەروین خان، نازانم شۆ پەیوەندیەکەن گوێ لێمێ خوشکی من. بەڵێ. نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لێبێت بەخشراوە؟ بەڵێزم ئەمن ناوم سەروینە. باشە خوشکی من، حاڵی بووین کە جەنابەت ناوت سەروینە. بەڵێ. نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەر بەخشراوە؟ خوشکی من ئەگەر تۆزێک پەلە بکەیت بە
والله با عمري كل خطابي خوا لەگەڵ سەرچاو. وشیار بشرا سەردار لە هەورامان بشرا خان سڵاوی خوای گەورە لێ بۆ تاعاتت قبول بێت. الله لا إيش تعاتي وإيش قلوبه زۆر سپاس بشرا خان ولا کێڵی هەورانیە خۆ لە هەورامانەوە مەرجی هەمووی هەورانیە بشرا خان هەورامیت هوراني أصلي يلا یاڵا بیکەمە هەورانی يلا بە ئیجازەت کاکدا بشرا خان پرسیارەکەس بە هەورامی کەرو أنا والله بزحمة بەکام هاوڵ یا ڕەفیق و پێغەمبەری درود و خوای شوێنە بۆ لەقەب و فاڕۆقی شوێنە نریانێ والله ترسيارك شادية راستة في آسانيني خليون يا خليفة عمري كري خطاب ئەو هی ئەو بە هەورامی بوو بۆ ێزانیتی دەستخۆش بێ دەستخۆش. زۆر سپاس بشتاخان دەستەکانت خۆش بێ. سارا عەبدوڵڵا لە هەولێر. سارا خان سڵاوی خوات دەبێت. السلام عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵا خوشکی من. عليكم زۆر سپاس. ئاگاد لە پرسیارەکەمان هەیە؟ عمري كري خطابي با عومەری کوڕی خەتابێ باشە دەستخۆش بێ خوال لەگەڵ. بەڵە بەڕێزان ئەم شەو ئەم پرسیارەمان هەیە نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەری خوا درودی خوای لێبێت بەخشراوە. پرسیارێکی سادە و ئاسان جا بە شێوەزاری هەورامی بیڵن هەر ئاسانە بە سۆرانی بێ بە بادینی بێر ئاسانە. زۆر باشە دەچینە لای پەیوەندیەکی دیکە شاهۆ کەمال لە سلێمانیەوە. کاک شاهۆ سڵاوی خوای گەورەت لێبێت. بەڵێ کاک شاهۆ پرسیارەکە ئاگاداری؟ بەڵێ وەڵامەکەیمان بەرێ. بەڵێ کاکدانەگیان کاک شاهۆ ئەگەر بکرێت تەلەڤیزیۆنەکەت کەس بکەی بینەرانی عەزیزم ڕێنمایە بۆ هەمووانتانە کە دەیانەوێت پەیوەندی بکەن تەلەڤیزیۆنەکانتان کەسکەن لە ڕێی تەلەفۆنەکەەوە قسەمان لەگەڵا بکەن. دەی کاک شاهۆ وەڵامی پرسیارەکەت لایە؟ بەڵێ عومەری کوڕی خەتابە. عومەری کوڕی خەتاب بۆ تۆ ژەن و سین خوات لەگەڵ. سەلامە شڵە خوان لەگەڵ خاک. زۆر سپاس خوات لەگەڵ بێ کاک شاهۆ. وەک هاوکارم جەلال ئاماژەی پێکرد هەر کاتێک تەلەفۆنەکەن تکایە تەلەڤیزیۆنەکان بەتەواوەتی کەسکەن لە ڕێگەی مۆبایلەکانتانەوە دەتوانن گوێتان لە ئێمە بێ قسە لەگەڵ ئێمە بکەن. یاسەمین ئەحمەد لە هەولێر. یاسەمین خان فەرموو. السلام عليكم عەلەیکم سەلام سڵاوی خوات لێبێت. الله يخليك زۆر سپاس. پرسیارەکە ئاگاداری؟ بەڵێ وەڵامەکەی؟ عمري كري خطاب دڵنیای کوڕی خەتاب. دڵنیای دەڵێ؟ خاتو یاسەمین؟ بەڵێ باش. عومەری کوڕی خەتاب بۆ تۆ ژەن و سین. زۆر باشە دوایین پەیوەندی وەرەگرین ئەڵبەتە لەم بەشەیە دوایین پەیوەندی دواتر لە کاتژمێری دووەمی بەرنامەکەمان دەگەڕێنەوە لاتان ئەمە دوایین پەیوەندیە کە وەری دەگرین. محەممەد مستەفا لە خەلیفان. کاک محەممەد سڵاوی خوای پەروەردگار لێبێت ئەم کاتت باش تاعاتت قبول بێت. السلام عليكم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا. دەکاسی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس. ئەمانە چەندەیە کاکە محەممەد؟ زۆر سپاس. چەند؟ کاک محەممەد بەرێ تەمەنت چەندە؟ 12 ساڵ. 12 ساڵ. تەمەند درێژبی. خیرەتی 12 ساڵ بێ پەیوەندی ڕاستە خۆ لەگەڵ تەلەڤیزیۆنەوە وەڵڵا خیرەتی کات خۆی منەمان دەوێت شیواش دەڵێ با بچێنە لای پرسیارەکەمان. نازناوی فاروق بە کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لێبێت بەخشراوە کاکە محەممەد؟ عمري كري خطاب. تەکید کێ پێوتوی کاک محەممەد؟ وەلا خۆم ئەمزانی و براکەشم بۆی تەکتیت کردنەوە. براکە تەمەنی چەندە؟ 15 ساڵ. 15 ساڵ. دەیسڵاو ڕێزیشمان هەیە بۆ ئەو دەستان خۆش بێ ئافرینتان بێت. زۆر سپاس. سەلامەت بی کاک محەممەد. هەڵە بەڕێزان لەم بەشەی بەرنمەکەیە و دوا پەیوەندی بوو پشت بەخوا لە بەشەکانی دیکەی بەرنمەکەیە شاشەکە بەچێ مەهێڵن دەگەڕێینەوە لاتان پەیوەندیەکان وەرەگرین بێگومان هەموو شەوێک ژمارەیەک پەیوەندی بۆ چەند پرسیارە وەرەگرین
دوجار تیر و پشکێکەکەین یەک بەڕێز دەرەچێت دوجار هەرسی یان هەر 29 کەسەکەی 29 شەوی ڕەمەزان یا سی شەوی ڕەمەزان لە ئاخر شەوە یان لە جژنە بێگومان تیر و پشکەکەین دوو کەس خەڵاتی تایبەتیان بۆ ئامادەکراوە. زۆر باش ئازیزان و خۆشەویستان، مانگی پیرۆزی ڕەمەزانە لەم مانگەیە خێر و خێرات زۆرە، هەر کەسە و لە ئاست خۆیەوە زۆر جار دەبینی شیرینی فرۆشێک ڕۆژێک کاتێک ساتێک لە ڕەمەزان دیاری دەکا بێ بەرامبەر شیرینی دەبەخشێتەوە. زۆر جار دەبینی لە شۆفێری پاسەکان نەفەراتەکانیان بێ بەرامبەر دەگوازنەوە. بەڵام شتێک کە جێگەی سەرنجە چەند ساڵێک لە هەڵەبجە هاوڵاتیەکی کاکەیی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاتێک دیاری دەکا بۆی بێ بەرامبەر سەری هاوڵاتیان چاک دەکا. بۆ هەموو کاکەی تاوانەوەی کە جێگەی سەرنجە ئەم کەسە کاکەیە وەک ڕێزێک بۆ مسلمانان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کە خۆشبەختانەوەی کە کاکەیەکان لە هەڵەبجە پێشکەشیان کردووە تەبایی و یەکڕێزی و پێکەوەژیانە لە هەڵەبجەکان کە لەوێ نمونەیەکی جوانیان پێشکەشی یەکتر کردووە هەم مسلمانەکان هەم کاکەیەکان با پێکەوە بینەری و ڕاپۆرتە بینکە پێم لێرمان سامان فەتاح بۆی ئامادە کردوین. هەڵۆ نادر لە دایکبووی گوندی هاوار پەیڕەوکارێکی ئاینی کاکەیم. ماوەی 25 ساڵە لەم دەبەرا لەم دوکانە پیشەی دەلاکیەکەم و کە دەستم کرد بەم پیشەیە خەڵکانی ئەم شارە بە مسلمان و بە کاکەیە هیچ فەرقێکیان نەکرد کە من لێرە پیشەوەرێکی کاکەیم و ئەوان بەو شێوەیە نەیەن لێ لایم لەسەر چاکن. لەبەر ئەمە هەستێکی خۆشی لا دروست کردم و هەڵەبجە هەر خۆیشی و شارێکی بەناوبانگە لە پێکەوەژیانی ئاینی پێشتر جوولەکە و مسلمان ئێستا مسلمان و کاکەی تیاژی بەبێ کێشە تیا ژیاون کەواتە بنەماکی پێکەوەژیانی جوانمانەیە لەسەر ئێمەش ئەرکە کە بەردەوامی پێبین هەر یەکە و لە بواری خۆیان. من وەکو پیشەوەرێکی کاکەی ماوەی ئەم ساڵ 14هەمین ساڵە لە بۆنەی مانگی ڕەمەزانە دیاری خۆم پێشکەش بە مسلمانانی بەڕێز و مانگی ڕەمەزانی پیرۆز کردووە ئەویش بە ڕۆژێک سەرتاشین بە خۆڕایی یەکەم ڕۆژە یا ڕۆژێک پێش مانگی ڕەمەزان و سەر تاسەری مانکەیش نرخدا بەزێنین هەر بۆ ڕێز و خۆشەویستیمان لە مانگی ڕەمەزان و مسلمانانی هاوشاریمان و ئەمە بۆ تەمایەی زیاتر خۆشەویستی و زیاتر تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان ئێمە و هاوشاری ئەم شاری هەڵەبجەیە و دەستخۆشی زۆر لەلایەنی مامۆسایانی ئاینی لەلایەنی هاوڵاتیانی شارەکەم و کاکەیەکانی ئێرە و دەرەوە دەستخۆشیان لێ کردوون بۆ ئەم هەڵوێستە. ئەمەش من بە ئەرکێکی کۆمەڵایەتی و ئاینی خۆم ێزانم. وڵا هەڵەبجە منەڵێم ئەگەر کوردستان وڵاتی پێکەوەژیان بێ هەڵەبجە سومبلی پێکەوەژیانە و ئەگەر کەسێک لە دەرەوەی هەڵەبجە بێتە هەڵەبجە هەست ناکە ئەمە دوو ئاینی جیاوازی تایە ئەوەندە خەڵکەکە تێکەڵ کاسبکارەکان تێکەڵن و ئەمە لە ئیمڕۆ نەبووە لە زۆر زووەوە وڵا خۆی مسلمانەکان ئەوانەی کە ینی زۆر بە دڵێکی گەرمەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەن. منیش ئەو ڕۆژان نزیکە بێتەوە لە ڕووی دەرونی هەستێکی خۆشم لا دروستە بێت کە ئەتوانم ئەم ساڵیش ئەم دیاری خۆم پێشکەش بە مسلمانان و مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئاینی زۆرینەی خەڵکەکەی لێرە دڵخۆشیەکمەیاتێ بەڕاستی. بەڵازیزان دەچینە لای چەوەری سەرەکی بەرنامەکەمان کە خانمێکی عزیز میوانمانە قسە لەسەرەوە دەکەین بزانین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا
ئایا دەرفەتە زێڕینەکانی پڕبەرەکەتی ڕەمەزان جیاوازن بۆ خانمانی ماڵەوە و ئایا تا چەندامە وێستگەیەکی جیاوازتر لە پیاوان بۆ خانمانە لەوەی کە بتوانم هەلە لە دەستی خۆیان نەدەن و لە ڕەمەزاندا ئەو چاکە و درێنەی چاکەکەیان زیاتر بێت لە پیاوان چونکە بە دڵنیاییەوە لە ماڵەوە خانمان زیاتر هیلاک دەبن کاگاتە ئێوارە ئیتر بۆڵەبۆڵی پیا و دەست پێەکە ئەو کاتە ئەرکی ئافرەتیش لە ماڵەوە دەست پێ دەکات و قورستر دەبێت کە ئامادەکردنی خوانی ئێوارە و بەربانکردنەوەیە لێرە ئێمە خانمێکمان لەلایە خانمە پەرلەمانتارە بانخوازە کابانێکی دەزڕەنگینی ماڵەوەیە باشە چالاکێکی بواری مافەکان و گەنجان و کورجان هەزەوەڵاتی با بە خێراتنی بکەین بەخێر بێدارێت سەرسپاسانەکەم سواز بۆ ئەو لوتفەتانی و برای گەورە بە ڕێزی من هیوادارم لە جێگەی ئەو گومانانە من کێ بە منیە بن ڕەمەزان کە چوویەوە ماڵەوە دەبێت بێتەوە خانووی ماڵەوانیە دادە بدرە دەمەوێت بزانم لەم ڕەمەزانەیە چیت هەیە بۆ خانمان لەوەی کە جیاوازن لە پیاوانوانی ئەرکیان زیاترە و بە دڵنیاییەوە پاداشتیشان زیاترە بنای خۆی بەخشندەی میهرەبان لێرەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانە هەرچەنە 4 ڕۆژی بەسەر ڕەمەزانە 3 ڕۆژ تێپەڕیەوەکی ئەچینە چوارەمەوە ئەچینە چوارم ڕۆژی ڕەمەزانەوە ئومێدەکەم ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەم مانگە بکاتەوە چرخانێکی گەورە لە حیات و ژیانمان خوای پەروەردگار بیکاتە چۆنەڵی زیاتر دامەزراوی ئیمانمان و پاک بوونەوەمان و نوێ بوونەوەمان گومانێتیانە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی ئاشتەواییە مانگی نوێبوونەوەیە مانگی تەقوایە مانگی قورئانە مانگی نازڵبوونی قورئانە مانگی کۆکردنەوەی خێزان و تاکەکانی خێزانە لە دەوری یەکتری ئێمە گەر هەتا چۆنەڵی باسی مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین لە چاکی لە ئیمتیازی لە دەستکەوتی لە پاداشتی لە ئاشتەوایی خێزانی لە هەموو ئەو دەستکەوتانە هێشتا حەقی تەواوەتی پێنادەین بەس ئەو نە سەحابیاسا بۆ ڕەمەزان بڕوانین کە 6 مانگ پێش ئەوەی ڕەمەزان بێ هەمیشە دوعانە کرد خۆیان بمانگەێنی بە ڕەمەزان بەس لێرە جێگەی داخە لە وڵاتی ئێمە جاری وایە دایکە چۆنەڵی بە تەمەنەکانیش کوفرانە دەرەبڕن ئەی خوایە کوێڕە ڕەمەزان هاتەوە کوێڕا پێگەشتینەوە تۆزێک بێزاری دەرەبڕن بەس من لێرۆڵێم خۆزگا ئێمە لە سەحابیەکانەوە لە پێشیناوە فێر بین پێشین کاتێک چۆنەڵی کۆتایی بە ڕەمەزانە هات 6 مانگ شیوەنیانە کرد ئەیانزانی چ بەرەکەتێک چ خێر و سەوابێک لەو ماڵە ڕۆیشتووە و وتمان 6 مانگ پێشەوە دوعان دەکرد بمانگەێنی بە ڕەمەزان 6 مانگ دوای ئەوە ئەگریان بۆ ڕەمەزان ڕەمەزان هەتاوەکو باسی فەزڵ و گەورەی بکەینێ من ناتوانێت حەقی تەواوی پێدێن بەس ئەوە ناڵە مانگی قورئانە ئەو مانگەیە کە ئەگەر مسلمانان بیانەوێ ئەتوانن خەیری 1000 مانگ بەدەست بێنن بە تایبەتی و تایبەتتر ئافرەت کە چۆنەڵی پشکی شێری بەرەکەوێ لەبەرەوەی ئیدارەی خێزانەکە چۆنەڵی خوانی ئێواران و پارشێ و ئاماداکە دڵی هاوسەر ڕاگرێ دڵی مناڵەکانی ڕاگرێ دڵی ماڵە خەزوران ڕاگرێ وەگەر کچ بێ بە هەمان شێوە گرنگی بە یەک بەیەکی تاکی خێزان دایک باوک خۆشک برامانایە چۆنەڵی لە ڕەمەزانە بەدەل لە مانگەکانی تر خێر و سەوابێکی زۆر ڕەها چۆنەڵی بەنسیب ئافرەتان دەبێت ئێمە دوێنە شەو باسی ببوورە باسی پەرستشمان کرد ئەمە بیبەستمەوە بە تەوەری دوێنێ شەو ینی تا چەند تۆ لەگەڵ هاوسەرتا من لەگەڵ هاوسەرمان کاکە جەلال لەگەڵ هاوسەریا کاتێک کە بە ڕۆژوون بەڵێ پیاویش لە دەرەوە ماندوو ئیشەکە بەڵام دوجار کە ئەچێتەوە ماڵەوە ئیسراحەتەکە ئافرەتە خەریکی چێشتونان حازرکردنە تا چەند دووبارە ئەمەش وەکو تاعات وەکو عیبادەتێک با بڵین هەژمارەکرێ بۆ ئافرەت کە نانی ئەندامانی خێزانەکەی حازرەکات من هەموو جارێکەوە تەبان لە کۆڕ و مەجلیسەکانی خۆمانەوەم باس کردووە و لە سیمینارەکانیشە باسم کورە کە بابەتەکەمان بابەتێکی ڕەمەزانی و ئیمانی بوو بێ بەسە بۆ ئێمە کە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک بۆ نمونە ئیفطار بۆ ڕۆژوانێک بکە خێری ئەو کەسەی هەیە بێ ئەوەی لە خێری ڕۆژوانەکە کەم بێتەوە جاری وایە خاتوونێک بۆ چەند سەرخێزانێکەکە جاری واگاتە 10 سەرخێزان 15 سەرخێزان 7 سەرخێزان 2 سەرخێزانەکە خۆی هاوسەرەکەشی بێ کاتە و بەشدارە لە خێری تاک بە تاکی ئەندامانی ئەو خێزانە لە ئیفطارکردنیە کە منە سەیکە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام بە ڕەهای باسی کرد و چەند فەرمودەیەکی تری مژدەبەخشیشەن بۆ ئەوانەی کە ئیفطارەکەنەوە کە خوانی ئێوارە ئامادەکەن و زائیدەن خوانی پارشێویش تەبەن ئەمە چۆنەڵی دەستکەوتێکی گەورەیە کە ئافرەتان پێی هەڵدەستن بەڵام نەک بە چۆنەڵی منەتکردن بە بێزاری دەربڕین بە شەڕ و ئاشۆ بە ئینفعالکردن
عادەتەن چۆنەڵی برسێتی تونیەتی هیلاکی و شەکەتی ڕوو لە هەموو چۆنەڵی مرۆڤێکەکە پیاو کە لە دەرەوە ئەرکی چۆنەڵی نەفەقە و بژێوی ژیان و ئەوانەی لەسەرە بە تایبەتی قەیرانی دارایی پاڵەپەستویەکی دەرونی زۆری لەسەر پیاوان دروست کردووە بۆیە پێویستە خاتونانیش تۆزێت دڵ و دەرونی هاوسەرەکانیان ڕابگرنەگە لە حاڵەتێکدا پیاوێکاتەوە بۆ نمونە و ڕۆژە هیچی نەفرۆشتە بۆز ئیدارایی ناجێگیر بوو شەکەت بوو چۆنەڵی لە حاڵەتێکی ناجێگیرە بەرەو ماڵەوە هاتەوە خۆی چۆنەڵی شەکەتە وەز ئیداراییەکە تەنگی پێ هەڵچنیوە ژینگەی بازار و کەسابەت و شوێنەکەی بەدڵ نەبووە دەستکەوتێکی وای نەبووە کە جۆرێک لە ناڕەحەتی و نیگەرانی و بێتاقەتی تووڕەیی لێەوە بەدیکرا خاتونەکان بتوانن ژینگەیەکی چۆنەڵی ئارام دەستەبەر بکەن بەوەی ئەو وەزع ئەهوان بکەنەوە و چۆنەڵی تووڕەی هاوسەرەکان کە بکەنەوە ئەگەر هاوسەرەکەمانە بۆ ئافرەتەکەش مناڵ تەنگی پێ هەڵەچنێ ئیدارەدانی ماڵ تەنزیفات و پاکردنەوە و ڕاگررتنی لایەنە ئیجتیماعی و کۆمەڵایەتیەکە هەندێک وەزیفەی خۆشی هەیە تر ئایە لە دەرەوەی ماڵ ئیژەکە لە ماڵەوە ئیژەکە ئەو کۆمەڵ ئیلتیزاماتی کە ئافرەت هەیەی جۆرێک لە شەکەتی و لە هیلاکی و چۆنەڵی لە ئینفعال و تووڕەمە ڕووی تێکە بەڵام زۆر گرنگە ئێمە شکۆ بەهای ڕۆژوەکەمان جارە پێش هەموو شتێک شکۆ بەهای ڕەمەزان بپارێزین کە گەورەترین پیرۆستترین مانگە و ئەو خەیر و تەقوایی کە لە ڕەمەزاندا بەدەستێنین هەوڵ دەین بە هەندێک بابەتی جزئی بە هەندێک خەتە بە هەندێک هەڵە بە هەندێک هەڵچوون بە هەندێک دەستەواژە بە هەندێک وشەی حرام یا بە خواردنی حرام یا بە مەجلیسی حرام یا بە خواردنی حرام بەتاڵی نەکەین لە بەهای ئەو ڕۆژۆ کەم نەکەینەوە ئافرەت دەتوانێت ژینگەیەکی یاران بۆ خێزانەکەی بۆ ماڵەکە دەستەبەر بکە باز ئەوە بە ئەجر و سەوابێکی گەورەی بزانێ من هەموو جارە تومە کاتێک یەکێک لە ئەندامانی خێزانەکە دووتوی سفرەکە بکاتەوە بزانێت کردنەوەی دووتوی سفرەکە ئەجرێکە و تومە کاتێک ماستاوێک دروستەکە ئەجرێکە شربەتێک ئاماداکە و پێشکەش بە ئەندامانی خێزانەکەی کە ئەجرێکە چ جای هەموو ناڕەحەتیەکانی ئەو هەموو چۆنەڵی هەنگاوانەی کە دەینێ لە پێناو خێزانەکەی داوای ئەجرە ڕووە ڕەبانیەکەشیەوە ئینشاڵڵا بێ فەرامۆشی نەکەین مانگی ڕەمەزان مانگێکی پڕخەیر و بەرەکەتە هەموو جارە من ئەواڵم لە خۆرهەڵاتن تا خۆر ئەوابوون دوای خۆر ئاوابوونیشە تاوەکو دیسانەوە ئەگەینەوە بانگی بەیانی چۆنەڵی هەموو چرکەساتەکان مەفروزە ئێمەی ئافرەتان چۆنڵی هەلەکان قۆزینەوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی ختمەوە لە ڕووی چۆنەڵی سیلی ڕەحمەوە لە ڕووی سەدەقاتەوە لە ڕووی تەوعیەکردنەوە لە ڕووی پەروەردە و دەعوە بانگەوازەوە لە هەموو ڕووەکانەوە هەوڵدەی چۆنەڵی سسی و تەمەڵی نەنوێنی ئەم خەیر و بەرەکەتە دووبارە نابێتەوە بۆ نمونە غەیری مانگی ڕەمەزان تۆ قورئانە خوێنی ئەومش دەیەکە لەلایەن خوای پەروەردگارەوە کە هەر حرفێکی دە ئەجرە بەڵام لە ڕەمەزانە پێچێ چەند قات ببێتەوە حەدیثەکە فەرمێ یەک بەدەیە یەک بە حەفتایە یەک بە سەدە یەک بە حەوسەدە جاریوان یەتەکە ئەوەندە خالیسە ئەوەندە چۆنەڵی بابەتەکە تەدەببر و ئیخلاص و دڵسۆزی و مناجات و کۆنتاکتی بەهێز لەگەڵ خوا و پەتەوبەی نەسوح و کۆمەڵێک چۆنەڵی دەستکەوتی گرنگ هەیە بەڕاستی ئەوانە دووبارە نابنەوە بۆیە ئەم مانگە هەوڵ بدەین بە هەندێک شتی جزئی بەتاڵ نەکەینەوە ئەو کاتانە بۆ خۆمان قۆزینە هەوڵ بدەین هەموو چرکە ساتەکان ناسعات و ڕۆژ و ڕۆژ شەوەکانی هەوڵدەین پڕخەیر و عیبادەتی بکەین چکم بەڕاستی ئەو میوانە ئازیزە ئەو بیلبیلەی چاوە ئەو ئاوەدانی ماڵە ئەو مانگی ئاشتەوایی ئەو مانگی کە هەموو ئەندامانی خێزانەکە ئاش دەکاتەوە و لە دەور یەکتر کۆیان دەکاتەوە دڵشکاوەکان ئاش دەکاتەوە دڵە تۆراوەکان ئاش دەکاتەوە ئەوەندە سیفاتی جوانی تیان مانگە مەفروزە ئێمە هەموو چرکە و ساتێک بە خەیر و سەواب و چاکە و تەقوا و چۆنەڵی بابەتی بە خێر و بەسوود بەسەر خات و بەدریە جیاواز لەو ئەجرەی کە ئافرەت دەستیەکەوێت لە خزمەتکردنی مناڵەکانی و لە خزمەتکردنی هاوسەری و لە دروستکردنی ئەو خوانی چە بۆ میوان بێچە بۆ خێزانەکەی خۆی بێ کە دروستی دەکات ئایا ئەو دەرفەتانەی دیکە چین بۆ ئافرەت لە ماڵەوە کە لەم مانگەی پیرۆزەدا بیان قۆزێتەوە بۆی کاتەکەی بە فیڕۆ نەڕوا لە کاتەکانی بسەر لە بەیانیتانی وەڕۆ بە خەو نیبادە سەر خەریکی عیبادەت و ختمی قورئان و زیکر و ئەمانە بێت لەناو کۆمەڵگەیەمەدا زۆر جێگەی داخە هەندێک حاڵت بۆتە دیاردا زیاتر وافرەتانی کە ئیلتیزاماتیان کەمترە لە دەرەوە وەزیفەیەک دەوامێک دەوائیرێکیان نییە هەشە دەوام و دەوائیری نییە بەڵام لە ماڵەوە زۆر بەشتی بەسوود خۆی خەری کردووە بەداخەوە هەندێک لە ئافرەتان زۆربیان چۆنەڵی مدمین بوون بە سیرکردنیم ئەفلامانە
کەیترەوە مناڵێن پێدەچێت لە خەیر و سەواب ناتوانین لە بری خوای پەروەردگار قرار بدەین چونکە خوای گەورە دادگەرە کە دەفەرمێ فەمەن یعمل بەقەی مسقالە زەڕێک کە بە میکرۆسکۆپیش خەیر و چاکە نەبین لە لای پەروەردگار ون نابێ و خوای گەورە بڕیوێت تۆ ناتوانین لە بری خوا قرار بدەین بەڵام بەڕاستی مادەم کاتەکان خوای پەروەردگار لە چەندین دەقی قورئانیدا باز لە گرنگی کات بە فیڕۆنەدانی کات عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کادوەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕی ئەو تۆ دەبڕێ کات لە ئاڵتون لە درهەم لە پارە لە سەروەت لە هەموو شتێک لەوانە گرنگترە کاتکە لە دەست و ناگەڕێتەوە ئەوتە خوای گەورە لە فەجرا لە دوحا لە عەسرا لە چەندین ئاەتی تری قورئانیدا باسی کات دەکا ئەم کاتە گرنگانە کە لەسەر ئێمە طبعاً ئێمە هەموو شەو ڕۆژی لە کاتمان دەڕوا ئەو مانگە پیرۆزەش هەر لە کاتمان ڕۆم چرکە و ساعتە هەر لە تەمەن و کاتمان دەڕوا بێ ئەوەی هەستی پێ بکەین بۆ ئەوەی لە چۆنەڵی خەیر و سەواب و قورسایی تەقوای ئەو مانگەمان کەم نەبێتەوە زۆر مدمین نەبین بە بابەتە چۆنەڵی بابەتی خەلاعی ئەم ئەفلامە چۆنەڵی ئەم تورکی و بابەتە فیلمە دراما درامە بیانیەکان وانی ترکە بەڕاستی هەندێک دراما هەیە کۆمەلگای بەجارێکە داڕوخاندووە ئەمە مەفروزە سەرگەورەکان دایکە بەتەمەنەکان یا دایکانی وەکو ئێمە یا ئەوانەی کە شارەزاییکیان لە ئاینی پیرۆزی ئیسلامەیە لە مانگەدا سنوورێک بۆ خۆیان دابنێن و بۆ نمونە ئەتوانن بەرنمەیەک دابنێن لە مانگە پیرۆزەدا بەڕاستی ئەو زۆر خەوتنە ئەو ئالوودەبوونە بەخەوە یا ئەو تێکدانی سیستمی خەوە هەم پێچەوانی سونەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام پێچەوانی چۆنەڵی لانی تەندروستیە ئێمە ئەوەمان خراپە بە عکسی سونەت و پێچەوانی سونەتەوە ئەخەین بە پێچەوانی سونەتیشەوە لە خەوەڵەسین جێگەی داخەیسا زۆربەی خێزانەکان بە شەو بێدارن بە ڕۆژیش خەوتون کە وتمانەمە پێچەوانی سونەتی پێغەمبەری ئەکرەم لە لانی تەندروستیشەوە دنیایەک لە زەرەر و زیان بە مرۆڤەکانە گەیەنێ مەفروزە شەوانە دوای ئەنجامدانی تەراویح و هەندێک بابەتی بەرنامەی تەقوایی کە بە خۆت دانابێ ختمی قورئانە خوێندنەوەی کتێبە ئاوتنەوەی محاضەرە و دەرسێکە یا هەر بابەتێکە ئەو شەوکە بەرنامەکە تیادانە بەجێبەجێت کرد لە کاتێکی زێڕینە ئەو کاتێک کە سنەتە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام باسی و کاتانە کاکەی هۆرمۆناتەکان پێویستە بۆ نمونە تیشک لێ نەدرێکەی پێویستە چۆنەڵی سوود بەجەستەی بگێنێ خەوەکان کەی زەرەر و زیانی هەیە کەی سوودی هەیە بۆ خۆی بەرنامە ڕێژیکی هەبێ و بەرچاوڕوون بێ خۆی وشیارکە زوو بخەوێ و لە پارچەی و سنەتە کە ئینسانە بێ حیکمەت نێم سنەتە گەورە خەیر و سەوابیشی تایە و ئەگەر بکرێ دیکرێکیشی تیادا بکرێ دوور کار نوێژی سنەتیشی تێدا بکرێت چەند ئاەتێکی قورئانی تێدا بکرێ خۆ هەر ئەگەر دەستیشت گیرا بێت چەند ئەستەغفارێکی تێدا کرێ مە دەستکەوتێکی گەورەیە ئەوە پارچەی و ئێمار ئەو بێداری نۆتوانی سنەتە هەموو لایەک جێبەجێی بکا و سنەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام پارچێوکردن بەرەکەتێکی گەورەیە بۆ ئەنجامدانی ڕۆژ و دوای ئەوەی کە نوێژی بەیانی خەوتەوە تەمەن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک لەسەر بەرماڵەکەی مایە بە دکر و یاد و عیبادەت و تەقوا و قورئان خوێندن و هەندێک لەم بابەتانەوە دوای هەستا کە ڕمێک خۆر دەرکەوت نوێژی دوحای ئەنجامدا ئەو وایە وەکو ئایا خەیری حەج و عەمرەیەکی هەبێ ئەگەر ئینسان توانی سەیتەرەی کرد ئەوە باشە بەس خۆ واجب نییە هەندێک ئافرەتێ لەسەر خۆی واجب کردووە لێمان تێک نەچێت سونەت واجب عنی بیخەینە قاڵبی واجبەوە ئەگەر کرا فەنیعمە نەکرا واتوانی دوای خەوێکی ئارام بەڕای من ینی حوتونی و بۆ هەش لە هەشتونی و زۆر 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 بخەون ئەندامانی خێزان نەگاتە سەعاتنۆ یا سەعاتنۆ بە ئاگا بێن ئەو بەرنامە ڕێژەی کە بە ڕۆژانی ژیانی خۆی دایناوە بەڕای من بیدایەتی هەڵسانی لە خەو ئەگەر هەندێک ئیلتیزاماتی ئیدارەدانی خێزان لە تەنزیفات و لە هەندێکم بابەتانە و بۆ نمونە جێبەجێکردنی مافی مناڵ و ئەم جۆرەشتانە بکات پاشان سەعاتێک سەعاتونیەک دابنێ بۆ ختمی قورئان ئەگەر ئیلتیزاماتی زۆر قورسینە زۆر گرنگە ئەتوانێت زۆر بە ئاسانی ختمی قورئان ئەگەر هیچ نابەلانی کەمەوە جارێک ئەنجام بدە کە وتمان هەر ئاەتێکی یەک بە دە و یەک بە سەد و یەک بە هەفتە و ئینشاڵڵا دەگاتە حەوسەدیش ئەگەر نیەتەکە خالیسان مخلیسان ئەوە گرنگە دوای ئەوە کە ئەو قورئان خوێندنەکەی کە ئەنجامدا ئەوەی تر وردە وردەنەوە ئەو نوێژی دوحاوە شتێکی دەستکەوتێکی زۆر گەورەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمێ هەموو موسڵمانێک دەبێت زەکاتی جەستەی بدا بە ئەنجامدانی نوێژی دوحا لە جەستەی ئەو جمگانەی کە 360 جمگەیە ڕزگاریە بێەوە گرنگە و گەورەترین دەستکەوتە و پاشان فەریزەکانی خۆی نوێژە فەرزەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدا بەرنامەیەکی تێر و تەسەلی هەبێ بۆ لەم مانگەدا چەند کتێب بخوێنێتەوە سیلەی ڕەحم زۆر گرنگە لەم مانگەدا جێبەجێ بکە ئەو خێزانانەی کە بۆ نمونە ناتەباییان تێکەوتووە بۆ نمونە عاجز بوون و دڵنیگەرانیەک زۆر گرنگە ئێمە هەوڵ دەین ئەو دڵە عاجزانە ئاش بکەینەوە
خۆشببختانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دڵەکان نەرمن شەیتانەکان کۆت و زنجیرەکرێن الحەمدوللا سەدان خێزانمان لەسەر لێواری تەلاق لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەیەک گەیاندۆتەوە ئاشتمان کردوتە ئەتوانێ ئافرەتی کارامە ئەو ڕۆڵە ببینێ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمێ هەر کەسێک ببێتە باحیسی ئاشتەوایی دوو کەس ئەوە خوا کۆشکێکی بۆ دروست دەکا بە ناوی کۆشکی ئاشتەوایی ئەگە سەردانی نەخۆشێکی کرد چەند هەزار مەلایکە دوعای بۆکە ئەگەر یارمەتی هەژارێکی دا چێ خەیر و سەوابێکی هەیە ئەیەک بەدەم گرفتی یەکێکەوە چوو هەموو ئەمانە دەستکەوتن لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەتوانە بەرنامە ڕێژی بکە و پاشان دیسان ئێوارە ئیلتیزامات و ئامادەکردنی خوانەکە دەست پێ دەکاتەوە ئێوارە دەبا بینە سەر سفرەی ئێوارە و حازرکردنی نان حەزەکەم ئەگەر لەتیفەیەکی خۆش بەزمێک بەسەر هاتووە لەسەر نان خواردن و حازرکردنی نانی ئێوارە لە کاتی بە ڕۆژوو بوونا بێگومان خۆ دەزانی ئافرەت کە بە ڕۆژوو بوو وەک پێویست ناتوانێت تام و چێژی با بڵین خواردەکان کا بزانێ سوێر خوێیە کەم خوێوانە شتیکوات بەسەر نەهاتووە ئەوە یەک دوو لەگەڵەوەیە تا چەند ڕازانەوەی سفرە مەبەست بۆ نیشتی زەخمی لەسەر بێ تەرتیباتکردن و ڕازانەوەی و ئاها دەستایەکی خۆش و تەرتیباتێک بەو هاوسەر و مناڵانە ینی پێشکەشکە تا چەنە ئەمەش ئەبێتە مایی هەم خێر هەم خۆشویستنی لەلایەن هاوسەر و مناڵەکانیەوە وڵا بەنسبەت حەدەسێک یا ڕووداوێکی زۆر تایبەت و زاق کاکدانە تاسا شتێکی وا ڕازگویانە بڵم ڕوبەڕووم نەبووتەوە سوێر و بێخوێ لەبەر ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام هەموو کاراسانێکی بۆ مرۆڤ کردووە ئافرەت هەیە زۆر بە حەزەرەوە زۆر چۆنەڵی لە خەوفێکی هەیە بەرامبەر بەخوان ئامادەکردن یا خوانێک ئامادەکە بۆ چەند سەرخێزانێک میوانداریەک یا داوەتێک شتێک لە بابەتانە خۆی تێگا خۆیش لەژێنێت ترسێ بابەتەکە چۆنەڵی چێشتەکان لە جێگەی تەمۆحی ئەوانە بێ منەڵە مادەمانی پیرۆزی ئیسلام کاراسانی بۆ مرۆڤەکان کردوی ترخۆ کاکەیمەوە چارەکە سەدەیەکە چێژ لێنی تەمەمان بەرەو پیری ڕواکاکدانایتر بووینە کەسێکی چۆنەڵی بە ئەزمون لەو بابەتەیە ئەوە بێت لە تازەکان بپرسن تازەکانیژی تر کاکە سێرچێکەکەن هەموو ئەتوان نەموو خوانێک بەبێ دوزار خوێکەوەمانە حەقی بە سێرچەکەەوە نییە ئەوەنە چۆنەڵی حەزەر ناکەم سپاس بخوا تاسە شتێکی وا ڕووی نەداوە نە زۆر نە بێتان بێ نە سوێر خوێ بێ ئەوشیان لە کاگازار بپرسن ئەوەشیانەوە توان لە بپرسن بەزانە لەبەرەوەی لە شەرعا دروستە بە ئەندازەیەکی کەم تامی خواردنەکە بکرێت لە ڕووی تونی لە ڕووی سوێری لە ڕووی بەخوێی ڕۆنیژی ترافرەدەوە بە خۆی مختصەوە زانێت چەنێک باشسەری کە بکەم هەر لە جەلال ببووە ئەنی ئێمە سەبابەتێکی جوانێ باز لەوە کە دزەکانی ڕەمەزان بۆ نمونێ یەکێ لەو دزانی ڕەمەزان ئەوەیە کە ینی دزید لێکە لە سەدەقە و خێر و حەسەناتەکە دەبا یەکی لەوانە بازاڕە یەکێ لەوانە مەطبەخە من ئەمش لەسەر مەطبەخ لەگە تۆ قسە بکەم چێشتخانە ئافرەتی وامان هەیە لە سەعات یەکەوە کە چۆنە ئەو چێشتخانە ئێوارە چێتەوە ژوورەکەی تر ینی ئەوەنە گرنگی بە ئیهتیمام و خوانی ئێوارەدا ئاگای لە عیبادەت و نوێژ و پرسشەکەی نامێنە بە دەر لەوە کاگدانە جەنابەت باسی خوان ڕازانەوەت کرد تا چەندێک سنووری هەبێ من هەموو شتێک پێم وایە تەوازونێک هەبێ لەم پێش ڕەمەزانە بۆ چەند شار و شارۆچکەیەک کۆڕ و سیمیناراتم هەبوو یەکێک لە شارۆچکەکانی دەروی سلێمانی چۆم بە حسابی خۆم دام نابوو کە 300 خوشک بەشدار بێ تقریبا 150 خوشک بەشدار بوو کاتێک سێرم کرد لە بەڕێوبەری کۆڕەکەم پرسی بۆ وتی ئافرەتان لێرە کە ئیتر بزانن وا ڕەمەزانە 15 ڕۆژ پێش ڕەمەزان خۆیان ئەکوژن لە تەنزیفات و لە فەرشۆرین و نانکردن و کوب بە دروستکردن و ئاخر وەڵی کوب بە و کفتە لە ڕەمەزانە زۆر قورسە هەموو ئەوانە حازرەکەن زۆر قورسیەکەن لەسەر خۆیان چوونە بازاڕیان جلکڕینیان هەموو ئەوانە وەڵی بەڕای من عنی ڕاستە بەرەکەت و پیرۆزی مانگی ڕەمەزان هیچ مانگێکی تری پێ ناگا بەس ئەو قورسکردنە چۆنێکێک بۆ نمونە مسلمانێک ڕۆژێک شتێکی خۆشی گێڕایە وتی تووشی وەسوەسە بوو بۆ هەر نیەتی ناوتی نیەتمەوتی تر فاتحە خوێندا چۆن ڕکوع وتی هەر نیەتەکەی بۆ نەهات بە هەرچی هێزێتی زلەیەکی لە خۆیە تی دەبڵێ نەژی عەسر و تەواو ئەوە نەبێت تاقەت بوولەوە عنی ئەم حاڵەتی ڕەمەزانش ئەوەنە قورسیکەی لەسەر خۆت ئەوەنە تعلقی پێوە بەستی ئەوە وای لێ تر لەبی خۆشحاڵبی پێت قورسە پێت زەختە پێت ناڕەحەتە لەسەر خوان ئامادەکردن
من پێم خۆشە شت متەنەوع بێ بەڵام نەچێتە قاڵ بوو بابەتی ئیسرافەوە هەندێک ئافرەتی ئیداری هەیە ئەزانێت چەندێک سەوزە چاک بکات چەندێک زەڵاتە بکات چەندێک برنج لێنێ چەندێک شلە لێنێ و چەندێک گۆژ لێ بنێ ئافرەتی سەنگین هەیە مریشکێک بە 4-5 جار لێ ئەنێ بێ ئەوەی هیچی لێ خەسار بێ و هەمووشی لێی سوودمەند دەبێ هەمووشی لێی تێرەخوا بەڵام هەشتە ئیداری نییە مریشکێک یا دوان لێ ئەنێ و ئێوارە لەسەر خوانەکە یەکسەر من بینیمە بە چاوی خۆم جاری وایە لەسەر سفرەخوانی زۆر کەس ئامادە بووم هەرمی هەڕشتۆتە سەر سفرەکە مەچێتە قاڵ بە ئیسرافەوە بەڵام باشە ئافرەت بزانێ حەز و خولیاکانی مناڵ هەر مناڵە جۆرە طبیعەتێکی هەیە بە تایبەتی گەنج عادەتەن گەنجی ئەم جیلە ئەوە هێستا مانگی ڕەمەزانە لە فەنەماوە زۆر حەزیان لە لەفەی دەرەوەیە و حەز زۆرترین گەنج حەزی لە فاسۆلیا و برنجە و خۆشترە ینی ئەگەر بکرێ ئەوەی وەزئی دارایی باش بێت چەند پارچە بریشکێک یا پارچە گۆشتێکی بۆ لێ بنرێ وە سەوزە بوونی هەبێ زۆر باشە ئەگەر ئەو ئافرەتە دەستڕەنگینانەمان بتوانن هەر ئێوارە و جۆرە سوبێک دروست بکەن و هەر ئێوارە و بۆن منە جۆرە شەربەتێک بگرن ئەمە ناچێتە قاڵ بە ئیسرافە ئەوەی بخورێ بەس کاتێککە بوون ڕێژە و پێژەی پێکرا و ئیسراف کرا و ڕێژدا بە تایبەتی بەخواوە چێتە قاڵ بە ئیسرافە و چۆن لەی لانەکردنەوەیە لە هەژاران مانەوە و قەتیزبوون لە مەطبەخە ئەمە چۆنەڵەی زەرەرێکی زۆر گەورەی لە خودی ئافرەت ئەدرێ لە کاتژمێریەکەوە ئەتوانێ لە کاتژمێریەکەوە بەخوا سەردانی نەخۆشێک بکە ئەتوانێت دەرسیش بڵێتەوە ئەتوانێت سەردانی دایکیشی بکە ئەتوانێت سەردانی دکتۆر و پێداویستی و حاجەی خۆشی جێبەجێ بکە و بشگەڕێتەوە ماڵەوە و خوان و سەرسفرش بڕازێنێتەوە ئێمە زۆر 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 زۆرمان پێ بچێ نیو کاتژمێرمان پێچێ خوانیشمان بابێن تاقیب بکەنەوە باش با سەعاتونیوە با سەعاتونیوەکیان بۆ دانین زەڵاتە و بۆ نمونە سەوز و تەرتیبات و بڕواناکەم بەڕای من هیچ خوانێک لە 40 دقە زیاتری پێویست بێ ئافرەتانی کوردیش کاکە هەموو دەسەڵێن و دەزڕەنگینن بەڕاستی من پێم زوڵمە پێم ستەمە پێم حیفە پێم خەسارەیە ئافرەتان نیوەی تەمەنیان لە مەطبەخەکان بەرنەسەر کە ئیتر زۆر کاتی پێ بەفیڕۆچێ و پێشم خەسارەیە نیوەی تەمەنی ڕەمەزانیان بە دیار ئەفلامێکەوە باشترێتە ئەفلامەکە وەڵا بەتەکی باشترە زۆر باشەدا دەپدرێت ئەمە آخر بابەتمانە لەگەڵ جەنابچە دەمەوێت بزانم ئێوە ئافرەتن لە ڕەمەزاندا و هەموو ویلایەتان هەیە پیاوان دێنەوە پێویستە چۆن تەعامل بکەن لەگەڵ خێزانەکانیاندا خوای پەروەردگار ئافرەتی بە عەتف و سۆز و نەرمونیانی و میهرەبانی دروست کردووە بەس لە کۆتاییشە بەخوا ئافرەت ئاسن نییە کۆمەڵێک پاڵەپەستۆی دەرونی پاڵەپەستۆی جەستەیی عنی هیلاکی ڕوو لە جەستەیەکە برا بە ڕێزەکانیش هاوسەرە خۆشەویستەکانیش مەفروزە چۆنەڵی هەندێک حاڵەتی ئافرەت لەبەر چاو بگرن وەکو وتم دایکێ مناڵێکی زۆر گڕۆز و چەتون و هاروهاج و خەسارە دەر و دەزوە شوێنی هەیە پێدەچێت ئەو مەشهەدە ناڕەحەتانە بەیانی تا ئێوارە هاوسەرەکەیەوە چەند جار دووبارە بێتەوە چەند جار نیزامی ماڵەکەی لێ تێک با چەند جار خەسارە بدا و چەند جار چۆن ئیهیار بکە ئەم حاڵەتانە وای لێ کاکە بەداخەوە هەندێک ئافرەت کاتێک هاوسەرەکەی گەڕایە ماڵەوە هەموو ئەو ناڕەحەتیانەی کە ڕووی لە دەرونی کردووە یەکسەر ئینفعالەکە بەسەر هاوسەرەکە بەوە بەتاڵیەکاتەوە بەڵام بەڕای من ئەگەر ئەم ئافرەتە سەنگینە بیاوێت تەوازونی خێزان ڕابگرێ بیاوێ خوانێکی ئارام بۆ ماڵ و خێزانەکەی دەستەبەر بکە بیاوێ هاوسەرەکەی دڵخۆشکە بیاوێ خوا لە خۆی ڕازی بکە بێ مەلایکەتانی خوا دوعای بۆ بکەن زۆر خۆشە بە نەرمونیانی مامەڵە بکە ئیستیقبال و ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ دەرببڕێ و بە خێراتنەوەی گەرم لە بینی ئەو سەلامی گەرم ئەویش بە خێراتنەوەی گەرم نەگۆکۆ مامۆستایوتی شەوانی ڕەمەزان باسی مافی ئافرەتمە کرد وتی عمرم سەلامم لە ژنەکەم نەکردوتی ئەو شەوە ڕۆیشتمەوە لەسەر حازەرەکەی تۆ سەلامم کردوتی خێزانم وەکو چۆنەڵی جانەوەری بینیوتی وەی بسم الله الرحمن الرحیم وتی ئەی قوزەڵ قڕ بە هەردوو چاوتە تا توانیم کوتان مامۆستا بەستا فێری ئادابت کردم بەڵام خێزانەکەم نیوە مردوکوتیەوە نەحەقی نییە بە تەمەنی ئەگوێ سەلامێک نەبووە هاوسەرەکان مەفروزە سەلامێکی گەرم و گوڕانە هەواڵپرسینێک و دەستخۆشی لێکردنێک و دەست و پەنجە بەڕاستی ماچکردنێک شەرعەن شەرمی نیوەمە گەورەیە پێغەمبەر ئاسا نا من حەزم لە پیاوێکە تەوازونی هەبێ حەزم لە پیاوێک نییە نەزاڵم بێ نەمەزڵم بێ کاک جەلال حەزم لێ چۆنەڵی حەزم لە گێلە پیاویش نییە پیاو ماڵوێران ببێ ئاوەڕناتەوە و هەستی پێنەکە و درکی پێنەکە یعنی هەر خەلەلێک لە ماڵا دروست بوو پێم خۆشە پیا هەستی پێ بکە بەس تەوازون زۆر گرنگە هەست و سۆز و خۆشەویستی بۆ خێزان سنەتە و
ئەجرێکی گەورەی بە دوای دێ خێزانەکانی شەتاتوان با میهرەبان و ڕۆخۆش و دەم بە خەندە و سنگفراوان بن ئەو زمینە سازیش بە هەردوو لایە بەڵام بە تایبەتی پەروەردەی ژن بەدەستی پیاو لەبەرەوەی قاعید و قەوامەی ماڵ ئەتوانێت ئەو تەوازن و ئاشتەوای و محەبەت و خۆشەویستی دروست بکات. لە سەقسەکەی تۆ ئەڵە پێی وایە یانزە مانگی ساڵ دەستی بەر ئافرەت خێزانی ناکەوێت لەبەرەی دەستنوێژەکەی دەشکێ تەلەفۆنەکە مامۆستا دەستنوێژ لە ئافرەت دەشکیان ناشکێ. وڵا جاوە ئەمە بەڕای من نازانم شتە یەکجارۆنە بەرتەسک نەکرێتەوە. داپیرەکانمان دایکمان داپیرە و چۆنڵی باپیرەکانمان هەمیشە شەڕی گەوریان لەسەر ئەوە بوو من پیاوم پێشک دێ کە یەک تۆ چایەکە بێتە بەخوای جیلی ئێستا شاوتەمەنی من هەیە چایەکەیە بێتە دز هاوسەرەکەی بە حاڵبەری کەوبێتر چۆنڵی ئینفعالی کورەکەمەتی بەرپا کردووە بۆ ئینشاءڵڵا بێ هەوڵدەین هەموو شتێک خی گەورە ئاسانی کوێمەش ئاسانکاری بە یەکتری. سپاس دەکەم خەتە بەبریا. سپاس بە جەنابیشتان بم کاتە خامنێک بەین تا ئێوارە مەشغوڵە چکۆ مەرگ و بەرپرسیاردیتری هەیە من لە خزمەتتانەوە بۆ من زۆر سپاس دەکەین. سپاس بە جەنابیشتان. سپاس بە جەنابیشتان زەفاد. وەڵە بەڕێزان ناوبڕێکی کورتمان هەیە پشوێکی کورد وەرەکری ئەگرین و دێینە وڵاتان. لێبێت لە بەرنامەی میهری ڕەمەزان لەگەڵ هاوکارم جەلال لە خزمەتانەی دەچینەوە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان لە کفریەوە بەناز جەمال وەرەگرین. بەناز سڵاوی خوارد لێبێت. علیکم سلام سلام علیکم بەخۆشی بەنامەکەتان دێکم بەناز خان ئەلی سڵاوی خوارد لێبێت. بەڵێ ئەلی ئێمە گوێمان لێتە بەناز خان فەرموو. بەخۆشی بەنامەکەتان لێکم پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێکم. سپاس زۆر سپاس بۆ تۆش. پرسیارەکەدا ڕاستە بکەین؟ بەڵێ. باش ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە؟ بەناز خان ئاسانکاریتیانە ئاسانکاری تۆ شتێک بڵە بزانین ئەگەر زانیمان پێویستی کرد ئاسانکاریت بۆ ئۆکەین. ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە؟ 114 ئەوە ئاسانکاری 114 نیە چووکەوە ژمارەی سوورەتەکانە من ژمارەی ئاەتەکانمەوێ ئەو ئاسانکاری 6,000 چەند؟ 236 ئەو دوا وەڵام وەرگرین؟ دەرفەت کەمە خات و بەناز بیکەنە دوا وەڵام یا خۆت دەیگۆڕیت یا تۆزێک سەرەکەوی ژمارەکە یەک تۆس لە 6,000ەکە نا لە 236ەکە تۆزە سەرکەوە 439 بۆ نووسین خوارد لەگەڵ. زۆر سپاس دەچینە چەمچەماڵ خات و ڕێیان محەممەد خات و ڕێیان سڵاوی خوا لێ بێت ساعتت قبول بێت. تەلەڤیزیۆنەکە کەسکە خات و ڕێیان لە مۆبایلەکەەوە گوێمان بۆ بگرە. سلام علیکم. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکەتان دێکم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. زۆر سپاس خوشکی من. بچینە لای پرسیارەکە یاخود دەیزانی. ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە؟ ئاەتەکان سوورەت نا. وڵی ئەزانم لە 6,000 نازانم بڵێت ئەوەی تری سەرنیە کاگەی ئاسانکاری بکەن تۆ شتێ بڵێ ئاسانکاری بۆ بکەین. 6,000 6,000 دابەزە 6,336 6,336 شەشە بۆ ئەنووسین خوا لەگەڵ بێ دەستخۆش بێ ڕێیان خان. تانیا ئێزدەدین لە چەمچەماڵەوە تانیا خان سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش نوێژ و تەعات و عیبادەتت قبول بێت. خی گەورە لە ئێوەش خۆشیان بەرنامە جوانەتانێکم زۆر سپاس خوشکی من ئەگەر عەزیت نەبێت کەمێکیش سەود هەڵبڕیت و ئاگات لە پرسیارەکەی ئێمە هەبوویان بۆ بخەینەوە. بەڵێ دووبارەی کەنەوە بووم. بەڵێ ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە؟
بەڵێ 6236 یارمەتیشم دەن 6236 بەڵێ شتێک سەرکەوە شتێ سەرکەم 39 39 بۆ ئەنووسین خوال لەگەڵ خوا لەگەڵ دەستان خوال لەگەڵ خاتوی چانە بەڵێ بەڵازیزان دیارە لە دوو کاتژمێری جیاواز لە ناو بەرنامەکانە پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەردەگرین پرسیارەکانمان دەگۆڕین هەرجارە پرسیارێک دەکەین پرسیارەکانمان سەرجەمیان قورئانین لە بەرۆی مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی قورئانە بۆ ئێمە هەوڵ دەدەین ئەگەر زانیاریەکانیش زۆر ئاسان بن وەکو بیرخستنەوەیەک بۆ ئێوە پرسیارەکانمان ئاسان بن بە مەرجێک قورئانی بن بۆی کە میشا و پرسیارە قورئانیانە لە وەڵامەکانیان لە زاکیری هەمومانە بمێنێتەوە ڕاستان دێک پرسیارمان هەیە کە زۆر ئاسانە بەڵام گرنگەوەیە کە ئەم زانیاریە لە مێشکی ئێمەدا بمێنێتەوە دەچینە لای پەیوەندیەکی دیکە کار بەڵێ سەروین خان لە هەولێر هاتوتەوە سەرخە سەروین خان سڵاوی خوارد لێبێ سلام علیکم عەلەیک سەلام و ڕەحمەت الله ئەگەر بکرێ پرسیارەکەم بۆ بخوێنیتەوە ژمارە ئاەتەکانی قورئانی پیرۆز چەند ئاەتە 6236 ئاەت 6236 لەبەرەوەی دووەم جارتە پەیوەندیەکەی ئەو ژمارە تۆزە سەرخە بەڵێ چێ لە دووەم جاریتی بابا جاری پێش وەرنگیرە سەروین خان جاری پێشوش تۆ بووی تەلەفۆنت کرد بەڵێ زۆر باش ئەو ژمارەیە 236ەکە تۆزێک سەرکەوە خوشکی من وەکو هاوکاریەک بۆ تۆ ئەو وەڵامی کە داتەوە ئەوە نییە تۆز لێ ڕقەمەکەت بەرزکەرەوە بڕۆ سەرتر 6336 ئاەت بێ باش ئەوە 6336 مەمەزانی کوچی وایە کاکدانا زانی و کەچی وایە تەوقیتی یا هاوانوشت هەیە بە دەرەجەیە دەی تاکەی بیفیەکێ ئەو بەرزکردنی ڕۆشنا ئەبوبەکر ڕۆشنا خات و ڕۆشنا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش تاعاتت قبول بێ لە سەیسایەقەوە سلام علیکم ئەم کاتی ئێوەش باش عەلەیک سەلام و ڕەحمەت الله قبول بێ عەلەیکم سەلام خات و ڕۆشنا دەچینە لای پرسیارەکەمان ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە 6636 ئاەتە 6600 وڵا شتێ دابەزە دادا ڕۆشنا دابەزم لە 600ەکە دابەزە وەرە خوارەوە 6336 ئاەت 6336مان بۆ تۆ نووسی دەستخۆش بێخوا سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت دوا پەیوەندی ئەگەر وەرگرین زانین کێمان لەگەڵا بەڵێ محەممەد سدیق لە بەردەقارەمان باشی کاک محەممەد سڵاوی خی گەورەت لێ بێت ئەم کاتت باش سڵاوی خۆش لە جەنابتان سپاس بۆ جەنابی مانگی ڕەمەزانیشتان لێتەوە زۆر سپاس باچینە لای پرسیارەکە ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە 6239 ئەو 239 سەرکەوە دەستپێنە بزانین زانیاری هەیە لە خۆیەوە ڕقەمەکە پێشۆی زانیارەکە بە سەرکەوی باشتر 6247 بۆ جەنابەت نووسی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بەڵازان پەیوەندیە تەلەفۆنەکانتان کۆتا گەیشت دەچینە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان بەم کاتەی شەو بابزانی جموجوڵەکان لەسەر شەقامەکان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان چۆنە دەچینە دەربەندی خان دەچینە هەڵەبجە دەچینە تەقتەق پێم وایە گەر هەڵەنە من ڕامیارەم ڕوو لە تەقتەق و کۆیەوە لەگەڵمانایە بۆیە سەرەتا دەچینە هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش تاعاتت قبول بێت دەنگ و باس و زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چییە؟ بەڵێ سڵاتان لێبێت تاعات هەموو لای قبول بێت دیارە لیژنەکانی قایم قامیەت ڕۆژانە لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە بازگەکان مەفرەزیان داناو و لیژنەی تایبەتیان داناو بۆ دەستگرتن بەسەر ئەو مادە و مادە خۆراکیانی کە دێنە ناو پارێزگای هەڵەبجەوە ئەمڕۆ 10 تۆن شیر و خورما و کنگر و ژمارەیەکی تر لە مادەی خۆراکیان دەست بەسەر گرت و دواتر فەلەتیان کرد و
ئەو مادە خۆراکیانیان لەناو برد. من ئێستا لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینم کە لە دوای 4 ساڵ کۆمەڵگەکە لە خزمەتکردن بە چین و توێژە جیاوازەکان و وڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوامە و لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هاوشێوەی کاتەکانی تر لە مانگەکانی پێشووترە لە مانگی ڕەمەزانی پیرۆزیش لە خزمەت هاوڵاتیاندایە و خزمەت گوزاریە پزیشکیەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکات. من چەند خولەکێک لەگەڵ بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین دکتۆر محیدین قسە دەکەم. دکتۆر ئەگەر بێنە ئێرەوە سپاستانەکەم چی بەرنامە و کاری نوێتان پێ بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەم کاتتان باش، ئەم کاتێ بەڕێستان و ستافی پەیام مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێت، خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول کرد بێت. ئەلبەتە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەڵەبجە یەکێکە لە پرۆژە خێرخوازیەکانی دەستگای بەخشین کە بەردەوام بە پێویستی زانیوە و بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە کە خزمەت بە هاوڵاتیانی هەموو دەڤەرەکان بکات. بە تایبەت ئێمە ئێستا لە هەڵەبجە ئەم کۆمەڵگەیەمان کردوێتەوە لە خزمەتی هاوڵاتیانە. بەردامەتانەیە کۆمەڵگەکە فراوانتر بکەن، چ بەشێکی نوێ چ جیاز و ئامێرێکی نوێتان بۆ کۆمەڵگەکە دابین کردووە؟ ڕاستەکەی من پێشە و جوابی ئەو پرسیارەی جەنابەت، ئەڵبەتە ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانین بۆ هیوایە کەس پێویستی بە ئێمە نەبێت، هیچ وەکۆڵێ ڕوونەکات ئەم کۆمەڵگەی ئێمە لە ڕووی نەخۆشی ئەمانەوە بەسەر کاتێکیش پێویستی بێ. ڕاستەکەی لە مانگی ڕەمەزانە وەکو هەموو کاتەکانی کە وەکو هەموو مانگەکانی کە ئێمە خزمەت گوزاریەکانمان بەڕووی هاوڵاتیانە کراوەتەوە بە دوو کاتی جیاواز کە لە سعات 2 پاشنی وەڕۆ دەست پێکا بۆ 6 ئێوارە و لەو کاتەدا لەبەر ڕەمەزان لە سعات 8 تا 12 شەو ئەم خزمەت گوزاریانەمان ئێمە بە هەموو پسپۆڕی بەشەکانەوە لە خزمەتی هاوڵاتیانە جاری کەش ئەڵێن بۆ هیوایە کە کەس پێویستی بە ئێمە نەبێت لە خزمەتیان ئابین. بەڵێ دیارە جەلال کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کۆمەڵێکی زۆر پسپۆڕە جیاوازەکان لە بوارە پزیشکی و تەندروستیەکان پێک دێت و ڕۆژانە کۆمەڵگەکە دەیەوێت کۆمەڵگە فراوانی بکە و گۆڕانکاری لە بەشە جیاوازەکانی دەکات بە تایبەت لە بەشی ددان و لە بەشی چاو و دابینکردنی ئامێرە جیاوازە و نوێەکان لە بواری تەکنەلۆژیای پزیشکیدا کە دەردەچێت ئەم کۆمەڵگەی پزیشکی بەخشینەوەڵەدا کە ئەو ئامێرە بۆ کۆمەڵگەی پزیشکی بەخشین لێرە دابین کرد لە ماوەی 4 سیارێکم هەیە لێت باسی ئەو خواردنانت کرد کە دەستیان بەسەرا گیراوە سەرنجم بۆ شتێک و باسی کەنگرت کرد. ئەرە کەنگر بەڕاست چی لێت ینی بەسەرت چی لێ دێوە کەنگر دەستی بەسەرا گیراوە؟ کاکدانە ئەو مادە خۆراکیانە کە باسم کرد سەرەتا بە تایبەتی کنگر ماوەیەکی زۆر ماونێتەوە لە مەرزەکان لە مەرزی شوشمێ لەلایەن لیژنە ئەمنیەکانی قایمقامێتەوە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆز قایمقامێتی قەزای هەڵەبجە لیژنێکی تایبەتی لە مەرزەکان لە بازگەکان داناوە بۆ ئەو مادە خۆراکی و ئەو پێداویستیانی کە خەڵک پێویستی دێتە ناو هەڵەبجەوە. دیارە ماوەیەکی زۆر ماوەتەوە لەو مەرزە وە خراپبووە وە کەڕی کردووە لەبەرەوە دەستیان بەسەرا کرد کە شیاو نەبووە بۆ خواردن زیاتر لە 10 تۆنە بێ لە ناوچەی کە دیاریکراوە لێ لە ناو برا و ڕێگە نەدراوە بێتە ناو بازار و ساغ بکرێتەوە. دەسەکانە خۆش بێ سامان زۆر سپاس بۆ تۆ. لە پارێزگای هەڵەبجەوە ئەچینە قەزای دەربەندیخان وشیار وەرەگرین وشیار سڵاوی خوارد لەبێت. تۆ ئێستا لەکوێی دەربەندیخانی ئادەی بە وێنە و بە گزارشتەکانی خۆت وێنەیەکی عامی دەربەندیخانمان بۆ بگوازەرەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەتوانیت بڵێن لە ئێستادا پلانەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە شێوەی گشتی لە سەرجەم شار و شارشکوان یاریمی کوردستانەوە بە تایبەتی قەزای دەربەندیخانیش کە بەدەر نییە پلانی ڕۆژانەی هاوڵاتیان و مسلمانان و گەنجان گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەو ئێستادا بازاڕی دەربەندیخان دەتوانین جمەیتێ لە هاوڵاتیان و گەنجان ئەو کۆبوونەوانەی کە لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژاندا ئەنجامیان دەرا لە ئێستادا سەرجەمیان گواستوتەوە بۆ شەوان و تا درنگانێکی شەو تا پارچێ و بەشێکی زۆر لە گەنجان و لە هاوڵاتیان لە بازاڕی سەرەکی شارەکەدا دەمێننەوە و ئەم ڕۆژ وە تایبەتی ئەم شەویش کە یاری پاڵەوانێتی خولی ئەوروپا و تایبەتی ئەوروپا لیگە بەشێکی زۆر لە گەنجان دەبیدرێت کە بە دیار شاشەکانەوە لە سەر شەقامەکان لە دەم چایخانەکان دانیشتون و سەیری یاریەکان دەکەن کە ئەمەش لە ماوەی ڕابردوودا گەر بەهاتە مانگی ڕەمەزان نەبووایە پێ دەچوو بەشێکی زۆریان لە گەنجان لە ماڵەوە سەیری یاریەکانیان کرا. بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە مانگی ڕەمەزان و شەوانی مانگی ڕەمەزان بازاڕەکان سەرجەم دوکانەکان کراونەتەوە
بۆتە هۆکارێکی باش فاکتەرێکی باش کە زۆربەی گەنجان بێنە دەرەوە لە هەمان کاتیشدا لە 2 ساڵی ڕابردوودا دەتوانین بڵێن کاتی خوێندن و داوامی زانکۆکان هەبوو بە شێوەیەکی گشتی بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە کەرەنتینەیە وە زۆربەی دام و دەستگا حکومیەکان وەکو قوتابخانەکان زانکۆکان نییە ئەوەی تر دەرفەتی بە گەنجان و خوێندکاران و مامۆستایان داوە کە بەهۆی ئەوەی ئیلتزاماتی ڕۆژانەیان نیە شەوان زیاتر لە دەرەوە بمێنەوە تا درنگانێک بمێنەوە. من لە ئێستادا چالاکوانێکی مەدەنیم لەگەڵایە دەمەوێت کاک فەرمان بدوێنم بزانم وەکو چالاکوانێک هەم باسێکی شەوانی ڕەمەزانمان بۆ بکات لە دەربەندیخان و لە هەمان کاتیشدا باسێکی ئەومان بۆ وەکو چالاکوانێک کە کاری خێرخوازی دەکەن وە بەتایبەتی لە مانگی ڕەمەزاندا زیاتر کۆمەتیەکانتان فراوانترەکەن دەمەوێت وەکو گەنجێک سەرەتا باسێکی شەوانی ڕەمەزان بۆ سەرەتا بەخێر بێن مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو مسلمانان بە هیوایەوەی کەوا مانگی پڕخێر و خۆش بێ بۆ هەمووان دیارە و پێشکی جەناب و باس و کرد کە دەربەنیخان بەوە ناسراوە کە شەوانێکی زۆر قەرەباڵغی هەیە سەرجەم چین و توێژەکان بە تایبەتی گەنجان شەوانە بەمبەستی بەسەربردننی کاتی خۆش سەردانی بازاڕەکەن دیارە بەشێک لەو کەسانە بە شەوانە بۆ ئیشکاری تایبەتی خۆیان دێنە بازاڕە بەشێکی زۆریش بە تایبەتی گەنجان بۆ بەسەربردننی کاتی خۆشی خۆیان دێن بە تایبەتی بۆ سیرکردنی یاری دیارە بەنسبەت کاری خێرخوازی وەکو خۆتان نەزانن کە دەربەنیخان بە شاری میوان دۆستی و مرۆڤ دۆستی و هەژار دۆستی ناسراوە لە دەربەندیخان چەندین ڕێکخراوی خێرخوازی لێ ئەم ڕێکخراوانە سەرجەم ئەندامەکانن بە خۆبەخشی جگەلەوەی کە کارەکەن شەو ڕۆژان خستۆ دەستێرێک بەوەی کەوا بە دەستێک کۆمەک و هاوکاری کۆکردەوە بە دەستەکەی دیکەی دەیبەخشن بە هەژار و کەم دەرامەت و بۆ کەسانی کەوا پێویستیان بە هاوکاریکردنی ئەتوانم بڵێم ئەم ڕێکخراوە خێرخوازیانە لە دەربەندیخانە بە هەموو چین و توێژەکان و بەبێت جیاوازی خزمەتی خەڵکی فەقیر و هەژاریان کردووە لە سایی کۆمەک و هاوکارەکانی ئەوانەوە کە ئەوانیش لە ڕێگەی خێرخوازانەوە کویەکەنەوە خەڵکێکی زۆر لە هەژار لە ماڵی بێناز لە نەخۆش لە کەم دەرامەت لەسەر جەم ئەو چین و توێژانەی کۆمەلگا کە پێویستیان بە هاوکاریکردنەیە سودمەند بوون و توانیویانە کلێنێکی زۆر بۆ خەڵکی فەقیر و هەژار پڕ بکەنەوە. گەنجێک ئێستا گەر پلانێکی دوێ لەگەڵ چەند هاوڕێکتا کۆ ببیتەوە و دانیشتنی بکەن چاکۆنەوە زیاتر ئێستا زانیاریەکان و سنەتی لە مانگی ڕەمەزانە زیاتر هەوڵاتیان شەوانەکە دیاریەکەن ئێوەشوان بەهەمان خۆی بەدڵنایە وایە یعنی خۆی دەربەنیخان ڕێژەیەکی زۆری چایخانی لێەوە ساردەمەنی و شیرینی لێە بە تایبەتی ئەمە کە لەگەڵ هاوڕێکانی خۆمانە بێنە دەرە بەدڵنایە هەر بۆ شوێنانە دێین یان بۆ پارکێکیان بۆ جێگەیەکە چین کە کاتی خۆشیدا بەسەربەری زۆر سوپاس دانە نازانم ئەگەر قسەت کردو لەو سەوت باش پێ نەگەیشتە بەڵام یەکێک لەو گەنجانەیەکی لەو منداڵانەی کە دەمێکە لێرە وەستا و دەیەوێت قسە بکات جەلال وەدانە ئەمە سەرنجی بزانم سەرەتا ناو چییە؟ نامەتین کاک مەتین بۆچی لە دەرەوەی وە بۆچی ناڕۆیتەوە ماڵ لەگەڵ باوکشاتی شەوانی ڕەمەزان ئیتر لە ماڵ قەتوشتمانی و تااقەتم نەماوە لە ماڵە هاتوومەتە دەرەوە لەگەڵ باوکم و مامەم و ئەو برادرانەم یاری دەکەی بیری مەکتەب ناکەی ئێستا کە ساڵانی ڕابردوو وایە ئێستا تۆ لە قوتابخانەکان بووی لەسەر قاڵی تاقیکردنەوە بوویتایە ئێستا لە دەرەوەی پێ خۆش نییە کە قوتابخانەکان بکرێنەوە ئەو دۆخە پێ خۆش قوتابخانەکان بکرێنەوە ئێمە ماوەی لەمە پێش تاقیکردنەوەمان کرد تاقیکردنەکان هەتاوا کردووە ئەمڕۆ نەمزانێ مەکتەبانەیە چون کاتی ئۆنلاین وەرگرتووە من باین دەڕم کارتی ئۆنلاین دەست خۆش بێ ئەمە زانیاریەکان و بە شێوەی گشتی لە باڵای دەربەندیخان و بە شێوەی گشتی لە سەرجەم شارشکانی دیکەش هەمان شێوە هەیە بەڵام لە کۆتاییدا یەک زانیاری جەلال بەڕێوەبەرایەتی ناحی وەرماوە ڕاگەرداوێک یا خۆت ئاگادارێکی بڵاو کردوێت و داوا لە سەرجەم هاوڵاتیان دوکاندارەکانەکە لە هەر شوێنێک خواردنی ماوە بەسەرچوو کە لە ڕاستەوخۆی پێشودا هەڵەنێک لە سامان ئیشارەتی بێدا ئەگەر لە هەر شوێنێک جۆرێک لە جۆرەکان خواردنی بەسەرچویان بینی یان گومانیان لە خواردنێکە بوو کە بەکاریان هێنابوو ڕاستەوخۆ ئاگاداریان بکەنەوە بە دوواداچوونەکە بەتایبەتی ڕەمەزاندا کە بەشێک لە دوکاندارەکان بەداخەوەکو دەڵێن ئیستقلالی وەزعەکە بوونی بازاڕەکە لە بەوەی مانگەکەەوە وشار سپاس بۆ تۆ کە لە دەربەنیخانەوە لەگەڵمان بوویت. بەڵازیزان دەچینە لای بڕگەیەکی دیکە لە خوانی ڕەمەزان کە کۆمپانیای کاشۆ بەرەمی هێناوە بابزانین شێفی بەرهەمەکانی کاشۆ چی بۆ ئێمە دروستەکە بە تایبەتی ئەم بڕگەیە تایبەتە بە خانمان کە باشتر وایە بینەری بن. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاتەن لەبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی میوانی کاشۆ دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ و دروستکردنی خواردنێکی نوێ.
وەکو ئاشکرایە سەرجەم خواردنەکانمان بەکارهێنانی بەرهەمەکانی کاشۆ بەکار ئەهێنین. ئازیزان خواردنی ئەم جارەمان دروستکردنی شاورمەیە بە سنگی مریشک کەرەستەکان کە پێویستە بۆ ئەم خواردنە بەکاری بێنین سنگی مریشک، پەنیری پیتزا، بیبەری شیرین، پەتاتە باینجان. سەرەتا سنگی مریشکەکە پارچە پارچە لەت ئەکەین و بەهاراتی مریشک و بیبەری ڕۆژ و خوێ پێوەکەین هەر ئەوەندە. دواتریش سەرجەم کەرەستەکان سوور دەکەینەوە. سنگی مریشکەکە پێویستە لەتیکەین بەم شێوازە بە شێوازێکی تەنک بیبڕین و بە قاشی درێژ درێژ لەتی ئەکەین. بەم شێوازە لەتی ئەکەین بۆی بۆ کاتی سوورکردنەوە هەم خۆش سوور ئەبێتەوە و لەلایەکی کەش بۆ لەفەکە بەم شێوازە باشتر و خۆشترە. تۆپەڵ تۆپەڵ مابێ لەناو لەفەکەیە. ئەوەی پێویستە بەکاری بێنین بۆ خۆشکردنی سنگەکە بەهاراتی مریشکە، بیبەری ڕەش لەگەڵ خوێ. سوورکردنەوەی کەرەستەکان پەتاتە و باینجان و مریشکەکە دەستم کردو بە ئامادەکردنی زەڵاتەیەک. دوو جۆر زەڵاتەم ئامادە کردووە لەگەڵ ئەم خواردنە، زەڵاتی سەوزەوات، جەرجیر و هەنار لەگەڵ کەلەرم و گێزەرە. تر بە ئارەزوو ڕەغبەتی خۆتان، بەڵام ئەم دوو جۆرە زەڵاتەیە خۆشم لەگەڵ ئەم جۆرە خواردنە. لە دوای ئەوەی جەرجیر و هەنارەکەمان تێکەڵ کرد و ڕووبەنارمان پێوە کرد، ئێستا کەمێک زەیتی زەیتونی کاشۆی پێوە ئەکەین کە ڕۆنێکی زۆر خۆش و بەتامە. تامێکی خۆشەیە بە زەڵاتەکەمان و ڕەونەقێکی جوانیش ئەیات بە زەڵاتەکەمان. لە دوای ئەوەی زەڵاتەی هەنارەکەمان تەواو کرد لەگەڵ جەرجیلەکە، زەڵاتەیەکی دیکە ئامادەکەین کە ئەوی زەڵاتەی کەلەرم و گێزەرە. دەست دەکەین بە وەرکردنی کەلەرمەکە بەم شێوازە. لە دوای ئەوەی کە گێزەر و کەلەرمەکەمان ورد کرد، ئێمە سۆسێکی تایبەتی بۆ ئەگرینەوە. سۆسەکەشمان پێک دێت لە 2 کەوچک ماست، 2 کەوچک مایۆنێز، ئاوی لیمۆ بە ئارەزووی خۆمان شەنی تێکەین. کەمێک خوێ. ئێستا دوو جۆر زەڵاتەمان ئامادەیە و دەست ئەکەین بە دروستکردنی حەمەس. لێرامەوێ ئاماژەی پێ بکەم 2 پەرداغ نۆکی کوڵاو، ئەم نۆکە پێشتر کوڵاندوومانە، 2 پەرداغ نۆک لە مەکینەی کارەبایی ئەین. ڕاشی تێ ئەەکەین. لێرە ئەمێ ڕوونکردنەوەیەک بەم ڕاشیە. ئەم ڕاشیە بەرهەمی کاشۆیە، بەرهەمێکی سروشتیە، تامێکی خۆشی هەیە و بۆنێکی خۆشیشی هەیە بۆ ناو خواردنەکەمان بەکاری ئەهێنین. ئەمەش ڕاشیەکەمان سیریشی تێ ئەەکەین. ئەمەش تۆ دێنەک سیر. کەمێک خوێ. زەیتی زەیتونی کاشۆ، لە عەساڕەی ئێن تا بێ بە گیراوەیەک. ئێستا حمسەکەمان ئامادە بۆ لە دوای ئەوەی کە لە عەساڕەمان یا ئامادەیە بۆ خواردن، دەست ئەکەین بە پێچانەوەی شاورمەکەمان. ساسێکی بۆ ئەگرینەوە. ئەمە ساسە حازریەکانی بازاڕە، کەچەبی تونە.
دۆشا و دۆشاوی تەماتەی شارەزور کە بەرهەمی کاشۆیە خۆماڵیە خوێ ڕووب هەنار دووکەوت ڕووب هەناری پێواکەین ساسەکەمان ئامادە بوو ئێستا نانەکە بەم شێوازە ساسەکەی لێ ئەین ئێستا باینجان و پەتاتە و بیبەرەکەی لەسەردا ئەین سەنگی مریشکەکە پەنیری پیتزای پێواکەین بەم شێوازە لولی ئەکەین شاورمەکەمان پێچاوەتەوە ئامادەیە بۆ سوورکردنەوە لە هەر جۆرە تاوەیەکا بێ سوور ئەبێتەوە تەنها کەمێک ژێری تاوەکە چەور ئەکەین بەڕۆن بۆ ئەوەی نەرگەن بێ ژێری تاوەکە ئێستاش لە دوای ئەوەی کە سوورمان کردەوە ئامادەیە بۆ خواردن ئازیزانم خواردنی ئەمڕۆشمان پێشکەش کردن خواردنەکەمان حەمەز بوو زەڵاتەی هەنار بوو لەگەڵ جەرجیلە ئەم جۆرە زەڵاتەیەش مایەنوز و کەلەرم و گێزەرە لەگەڵ شاورمەیە سەرجەمی خواردنەکان کە دروستم کردووە ڕۆنی زەیتی کاشۆمتیا بەکارهێناوە کە زەیتێکی سروشتیە و هەروەها ڕاشی کاشۆمتیا بەکارهێناوە دۆشاوی تەماتەی شارەزوریشم بەکارهێناوە کە بەرهەمێکی خۆماڵیەوەی کارگەی کاشۆیە هەتا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ بەڵەبەڕێزان کۆتا بڕگەمان کەما و پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویستی بکەین بڕگەی ڕۆژووی تەندروستە کە دوێنێ شەو باسی خواردنی پارشێ و کرا وتمان خواردنی پارشێ و جەلال دوو بەشە ئەم شەو بەشی دووەمە کە بابەتی بەرچاییە زیاتر وانە دوێنێ باسی فاسۆلیا و برنج و گۆشت و مریشک و ماسیەکەی کرد دکتۆر پڕپڕ بوو لە ئەمڕۆ سوکترە لە ڕووی خواردنەوە باسی بابەتە بەرچایەکانەکەین بێگومان ئەم بڕگەیەش بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەشەکرێت. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان مسلمانان سڵاوی خی گەورەتان لێبێ داواکای نەخوای گەورە ڕۆژوو هەموو لایە قوبوڵ بێ خی گەورە تاعات و ڕۆژوو نوێژ و عیبادەتان لێ قوبوڵکە ئینشاءالله هەروەکو لە حەڵقەکانی پێشوە باسی سوودەکانی ڕۆژووی مانگی هەر ڕۆژوومان کردووە لە زمنی هەر ڕۆژوو مانگی ڕەمەزانە حەزم کرد بۆ ئەوەی ئێمە ئەو سوودانە بەڕاستی بەرجەستە بکەین لە لەشی خۆمانە و ئێمە باسی چیەکەین ئێستاکە باسی ئەو خواردانەی کە ئەخورێ لە پارشێوە و خۆتان نەزانن عادەتەن ئەو کەسانەی کە لە پارشێوە نان ئەخۆنە بن بە دوو بەشەوە هەندێک لەو کەسانەی کە لە پارشێوە نان ئەخوانانی مەسەلەن بۆ نمونە بەرچایی ئەخوا
و هەندێک لەو کەسانی کە نانی بەیانیان لە پارچێوایە نانی چێشتەخوا. ئێستا باسی ئەوە کەین ئەو خواردنانە چین لە پارچێوە بخورێ بە تایبەت خواردنی ئەگەر خواردنەکە و چێشت بێ و کامەیان بەڕاستی باشترە چی خواردنێک بخورێ لە پارچێوە بۆ ئەوەی تۆ هەم سوودی ڕۆژوەکە ببینی و هەم لە ڕۆژیشا با بڵین زۆر هیلاک نەبی. من ئەمەوێ بێمە سەر ئەم خواردنانە بە تایبەت ئەو خواردنانەی کە لە چێشتا لە بەیانانە ئەخورێ بەڕاستی با بڵین لە پارچێوە وەختێکە ئەگەر چێشت بێ. بەڕێزان گرنگترین خواردن من ئەمەیە ئەو باسی ئەوە بکەم لە بیر ینی بۆ ئەوەی گرنگ بێ تەنها تەرکیزکەینە سەر چی تەرکیزکەینە سەر ئەو ڕۆژەی کە وزە وەرەگری چکە بۆ ئەوەی وەکو لە پێشوا باسم کرد بۆ ئەوەی هەموو سوودەکانی بە ڕۆژوو بوون سوودە زانستیەکانی بە ڕۆژوو بوون تۆ بیبینی ئەبێ وزە کەم بکەینەوە. ئێمە بتوانین من ئەتوانم تقریبەن ئەو کەسانی کە لە مانگی ڕەمەزانە با بڵین بە ڕۆژوو بن دابەشیکەین بۆ چەند کەسێک. هەندێک کەسمان هەیە لە مانگی ڕەمەزانە ئێوێ کێشی دابەزێ واتە ئێوێ خۆی کێشی زۆرە و ئەوێتیش کێشی دابەزێ. هەندێک کەسێ نایەوێت کێشی دابەزێ کێشی ئەتیادیە و ئێوێ لە مانگی ڕەمەزانە هەروە بە ڕۆژوو بێت و بەبێ ئەوەی کێشی دابەزێ. بەس بەڕێی من بۆ ئەوەی چکە ئەو توێژینەوە زانستیانەی کە لەسەر ڕۆژوو بوونە ڕاستی هەرەمووی لەسەرەوەیە باسی ئەوە ئەکا کە لە بتەوێ ئەگەر مرۆڤ بیەوێ یانیسان بیەوێ سوودی تەواوی ڕۆژوو بوون وەرگێ ئەبێ لە ڕۆژێکە وزەیەک لە تەواوی وزەکەی کەم بێتەوە واتە بۆ ئەوەی ئێمە لەو وزە بۆ ئەوەی هەموو سوودەکان وەرگریە بێ وزەکانە کەم بێ. ئەگەر سەیری کە من بێمە سەر خواردن لە پارچێوە کاتێک کە تۆ پامەم پارچێوە و چێشتە ڕاستی گرنگترین شت لە پارچێوە ئەوەیە بۆ نمونە طبعاً من ئەگەر خواردنەکان بیکەم بە بەشەوە گرنگترین شتیان چییە؟ گرنگترین شتیان قاپێکی سەوزەیە بەڕاستی ترم سەوزەیە مەسەلەن بۆ نمونە کاهوو بێ مەسەلەن بۆ نمونە قەرنابیت بێ بۆ نمونە برۆکۆلی بێ یانەوە تا کاهووە یانەوە تا مەسەلەن تەماتێ یان خەیارە چکەمە وزەیەکی زۆریتیانە بەڵام گرنگترین شت چیتیایە گرنگترین شت ئەوەیە لە معیدەیە ئامێنێتەوە باشە و وزەیەکشی کەمە وزەیەکی زۆر کەمیتیایە لە سەوزەکان و لە مەعیدەی شامێنێتەوە و ناهێڵێ خواردنێکی زۆر با بڵین ئەو شەکرانە کە ئینسان مرۆڤی خوا نایڵێ زوو با بڵین هەزم بێ و لە جستەیە. دەستپێکی با بڵین هینەکە و دەستپێکی پارچێوەکەی بەڕەئی ئێمە ئەوەیە کە لە سەوزەیە دەست پێ بکەی واتە لە سەوزەیە واتە وەکوتم سەوزەکان بۆ نمونە ئەمە سەوزەکانە بەڕاستی ئەتوانین ئەوە کاهووە ئەوە تەڕەتیزەیە ئەمە کاهۆکەیە بەڕاستی ئەتوانین لە کاهۆوە دەست پێ بکەی چکە وزەی کەمتیایە وەکوتم خۆشەویستان مسلمانان بۆ ئەوەی تۆ تەواوی سوودی ڕۆژووبوون بەرجەستە بکەی ئەبێ وزەت کەم بێک ئەو ڕۆژەی کە ئەی خۆی لە ڕۆژێکە لەو ڕۆژەیە کە ئەبێ وزەکە و کەم بێ بە حدودی وزەکە لە 800 کیلۆکەلەریەوە بۆ 1000 کیلۆکەلەری لەوەیە قورس بێ بۆ ئەوەی ئێوە حساباتی 800 کیلۆکەلەری و بۆ 1000 کیلۆکەلەری بیکەن بەڵام باشتر وایە وزەکە و کەم بکەیتەوە بڕوا بکەن هەرچی توێژینەوەی زانستی هەیە لەسەر ئەوەیە کە وزەکەم بکەیتەوە بۆ ئەوەی هەموو سوودە زانستیەکانی جگە لە سوودە با بڵین شەرعیەکان لە سوودە زانستیەکانیش بەرجەستە بکەیت. وەکوتم لە چێو دەست پێ بکەین ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەمە سفرەکەی تۆ بێ ئەمە لە سەوزەوە دەست پێکەین واتە قاپێکی سەوزە ئەخۆی باشە ئیتر ئەگەر کاهوو بێ ئەگەر تەڕەتیزە بێ ئەگەر نەعنا بێ ئەگەر هەر جۆرێک لەم سەوزانە بێ ئەگەر تەماتە بێ ئەتوانی قاپێکی سەوزە بخۆی باشە یان ژەمێکی سەوزە بخۆی پاشان کە ژەمە سەوزەکە و خوارد
لە چی گرنگە لە دوایەوە دەست پێ بکەی تر دوای دەست پێکردنەکەی تر چیمان هەیە پێم باشە خۆشەویستان پێم باشە نان لە ژەمی بەیان لە ژەمی پارچێوە نەبێت یانەوە تا نانێکی زۆر کەم بێ واتە ئەگەر هەبوونی نان بەڕاستی من پێم باش نییە بۆ لە بەرەوەی کاربۆیدراتێکی زۆری تایە من نامەوێ زۆر سوودی لە هین ببینی زۆر سوود لە ڕۆژۆکە ببینی فلە پارچێوە با نانێکی زۆر کەمیتیا بێ یان تیای نەبێ ئەگەر تیایشی نەبێ مشکلە نییە بەڵام ئەگەر تیای بوو یەکێک مەسەلەن بەقەدەر ناو لە بدەسی خۆی باشە دوو بەقەدەر ناو لە بدەسی خۆیان سێق بەقەدەر ناو لە بدەسی خۆی بە حدودی نانی هەورامی بێ یان نانی تیری بێ و تا نانێکی خۆماڵی بێ بەقەدەری ناو دەستی خۆ تقریبا بە حدودی 75 کیلۆکەلەری تایە ئەگەر ئەمە 75 کیلۆکەلەری هەبێ لە نانەکەیە مەسەلەن بۆ نمونە سەوزەکە تقریبا بە هەر قاپە سەوزەکە بە تەواوەتی چۆن بیخۆی چۆن سەوزەکە بخۆی ناگەێتە 50 کیلۆکەلەری بۆچی سەوزە گرنگە لەبەرەوەی هەموو پێکات هەموو ڤیتامینەکان لە سەوزەیە هەیە باشە و هەموو کانزاکان لە سەوزەیە وجودی هەیە تۆ لە ڕۆژی با بڵێن لە ڕۆژی ڕەمەزانە لە کاتی بە ڕۆژبوونە پێویستت بە چییە پێویستت بە کانزاکانە بۆ پێویستە بە کانزاکانە چکە مرۆڤ کە ئینسان کە بە ڕۆژووە بێ ئاو لە لەشیا کەمە بێتەوە بۆ ئاو لە لەشیا کەمە بێتەوە چکە تۆ ئاو ناخۆی لە ڕۆژەکەتە لە کاتی بە ڕۆژبوونە ئەمە یەک دوویش شەکر کەمە بێتەوە لە لەشتا وەختی مرۆڤ کە شەکر لە لەشیا کەمە بێتەوە بەڕێزان لەگەڵەوەی شەکر لە لەشیا کەمە بێتەوە لەگەڵ هەر گەردێکی شەکرا تقریبا 3 گەردی ئاویش لە لەشتا دەرەدێ فەمە بوایلەکە جگە لە ئاو لە مرۆڤ بابڕین لە لەشتا کەمە بێتەوە لەگەڵیشیا کانزاکانیش کەمە بێتەوە فباشترین سەرچاوە بۆ ئەوەی بۆ کانزاکان چییە بۆ کانزاکان بەڕاستی سەوزەیە سەوزە باشترین سەرچاوەیە بۆ کانزاکان و لەگەڵ سەوزەکەی شا مەسەلەن بۆ کانزاکان ڤیتامیناتی باشی تایە بەپی ڕەنگی با بڵێن سەوزەکان دەوڵەمەندن لە ڤیتامیناتە واتە ئێمە ئەوە ئێستا دەستمان پێی کرد و سەرچاوەیەکی باش بوو بۆچی بۆ کانزاکان ئەمە ژەمی یەکەمی کە دەستی پێەکەی دوایەوە بە چی دەست پێەکەی وەکوتم طبعاً عادەتەن ئێمە چیمانەیە عادەتەن ئێمە ئەگەر تەماشاکەن برنجمان هەیە عادەتەن ئەو کەسانی کە من پێم باشە ئەم برنجە بەڕاستی برنجێکی زۆرە باشە ئەمە زۆرە چکە ئەمە کەلەریەکەی زۆری تایە بە حدودی 150 کەلەری تایە جگە لەوەیش کەلەری تایە کاربۆیدراتی زۆر تایە فئەگەر بکرێ مەسەلەن بۆ نمونە نیوەی ئەم برنجە یان ڕوبعێکی ئەم برنجە بخۆی لە بەیانیە بەبێ نان ئەگەر برنجەکە خواردەوە هیچ نانی لەگەڵان نەخۆی بە هیچ شێوازێک با لەگەڵیان نەبێ ئەمە سەرچاوەیەکی باشمان دەستەکەوێت لە چیایە لە کاربۆیدرات پێویست ناکە لەوە زیاتر پێویست ناکە لە کاربۆیدراتە زۆتر بخۆی ئەمە یەک لەبیرم چوو باسیەوە بکەم ئەتوانی بە شۆربایەک شەو دەست پێ بکەیت واتای ترەکەرم شۆربایە مەسەلەن بۆ نمونە شۆربای نسک بوو دوای سەوزەکە شۆربای نسک بوو چکە شۆربا چی تەیاتێ شۆربا دەوڵەمەنە بە کانزاکان زۆر دەوڵەمەنە بە کانزاکان و خوێەکانی هەموو خوێەکان تیای بەر لە بێ لەوەیش باسی ئەوەیش کە بەڕێزان لە بیرم نەچێ ئەو خوێی کە هینی لێ دروستەکەی بۆ چێشتەکە و لێ دروستەکەی پێم باشە خوێکی خۆماڵی بێ بۆ خوێی خۆماڵی بێ چکە ئەو خوێی کە هەیە وجودی هەیە ڕاستی ئەوستا حالیان خۆمانە من بەس خوێیەکی سەناعیە بەڵام خوێی خۆماڵی کۆمەڵێ سوود با بڵێن جگە لە با بڵین سۆدیۆم و کلۆرایت مەگنسیۆمی تایە پۆتاسیۆمی تایە ئەوە خوێی خۆماڵی فەخی خۆماڵی ئاسەرزانە ئەتوانی بیکڕی و بەکاری بێنی بۆ چێشتەکە وەکوتم لە ڕۆژی ڕەمەزانە لەشت زۆر پێویستی بە کانزاکانە بۆیە باشتر وایە چێشتەکە و بەچی دروستکەی مەسەلەن شۆرباکەتە بە خوێیەکی خۆماڵی دروستکەی دێمەوە باسی ئەماکەم باسی برنجەکە ئەەکەم وەکوتم نان لە ژەمەکانە با وجودی نەبێ باشتر وایە نەبێ برنج زۆر ژەمێکی کەم بێ لە خواردنەکەیە ئەمە زۆرە بەڕاستی جگە دوای ئەوە کە دەستی پێەکەیت طبعاً چیمان ئەبێ عادەتەن لەوەیە مەسەلەن بۆ نمونە ئەو بەیانیە ماسیەک بخۆی ماسیەک باشە ئەم سەرچاوەیەکی باشە بۆ پرۆتینێکی باشە پێ بەخشێ لاینا بەڵام مۆتان لە بیر نەچێ ئەم ماسیەی ساکە لە بەردەستی منە هەیە ئەمە وزەیەکی زۆر تایە ئێمە با دێمە سەر پرۆتین باشە
چوری سەرچاوەیەکی باشە بۆ چوری باشەیانەوە تا گۆشتیش مەسەلەن بۆنەوە بەڵام لە بیرتان نەچێ ئەمیش مام ناوەند دەبێ ببین لە خواردنی گۆشتەکەیە باشە و لە خواردنی چیە لە خواردنی مریشکەکەیە ئەمانە سەرچاوەیەکی باشن بۆ پرۆتین هەم ئەم خواردانەی کە باسم کرد هەر هەمووی چوارچاوەیەکی باشن بۆ پرۆتین و چوری واتە هەردووچی کاربۆیدراتی زۆر کەمتیایە باشە بەڵام سەرچاوەیەکی باشە بۆچی سەرچاوەیەکی باشە بۆ پرۆتین ئەم سیانە پرۆتینێکی ئاژەڵی سەرچاوەیەکی باشە سوالەکە لێوەیە چەندێک گۆشتەکە بخۆین وەکو وتم بە حدودی بۆی بزان 200 غرام لەم گۆشتە بۆ نمونە مەگەرمە 200 غرام گۆشتی تیاابێ بە حدودی 250 بۆ 300 کیلۆکەلۆری تایە من پێم باشە لە پارشێوە بە حدودی نەگێتە 500 کیلۆکەلۆری ئەوە نەبخۆی و زۆربەی زۆری لەمانە کە وتم دەست پێکەی لە سەوزەکانە دەست پێ بکەی ئەمە سەرچاوەیەکی باشە بێ پرۆتینی تەواو وەرگری لەو ژەمەیە پرۆتینی تەواوە کوتم لە چیا هەیە لە گۆشتەکانە هەیە کە گۆشتی مریشک بێ یا گۆشتی ماسی بێ یان مەسەلەن بۆ نمونە گۆشتی ئاژەڵ بێ شەرت نییە ئەمە وجودی هەبێ ئەمە نمونەیەک باسم کردووە کە وجودێ باشە سوالێکی لەوەیە پرسیارێ بکرێ باشە بڵێن دکتۆر ئەگەر بێت و ئەم گۆشتەمانیەمان دەست نەکەوێ مەسەلەن بۆ نمونە ئەی پرۆتین لەکوێوە بێنین سەرچاوی ترمان پێ بڵێ بە پرۆتین زۆر ئاسانە ئەمە فاسولیایە ئەم فاسولیایە ئەمە نۆکە بەڕاستی ئەمانش سەرچاوەیەکی باشن هەم بە پرۆتین باشە سەرچاوەیەکی باشن بە پرۆتینی باشی تایە و لەگەڵەوە شاکاربۆیدراتی تایە بەڵام لە بیرتان نەچێ بۆ نمونە جەماعەت بۆ نمونە منوتم 500 کیلۆکەلۆری لە پارچێوە بخورێ 500 کیلۆکەلۆری زۆر باشە بۆەوەی هەموو سوودەکانی بە ڕۆژوبوون کە بن باسم کرد لە ئەڵلقەی یەکەمە ئەمە فاسولیایە تقریبا ئەم فاسولیایە بە حدودی 100 غرام بۆ 120 غرامە ئەم 120 غرامەیە 120 کیلۆکەلۆری تایە فەگەر تو حسابی کە ئێمە 120 کیلۆکەلۆری لەمەیە و خواردوتە یان لە نۆکەکەیە مەسەلەن بۆ نمونە هەردووکیان سەرچاوی باشن لەکوێیە لە پرۆتینەوە ئەوشتا لەبیر نەچێ کاربۆیدراتشی تایە ئەمە سەبارەت بە چی سەبارەت بە پرۆتین و چەوریەکانیش لەکوێ هەیە چەوریەکان ئەم لە شلەکە هەیە کە چەوریەکان بەکارێنی ئەگەر چەوریەکانیشت کەم بێ مشکلەی نییە لەوەیە لە خواردنی بەیانانیشە چیترمان دانابێ لەوەیە بۆ نمونە هەندێک شلەی ترمان دانابێ ئەم شلە بۆ نمونە ئەم شلانە هەم بە سەوزەمەنی حسابەکرێن بۆ نمونە ئەمە کولەگەیە باشە ئەمانە بەڕاستی یان مەسەلەن بامێ یان باینجانە ئەمانە هەر هەمووی شلەیە بەڵام شلەکانیان دەوڵەمەنە لە چی دەوڵەمەنە بۆ با بڵین لە سەوزەمەنیەکانە ئەمەش تقریبا هەر سەرچاوەیەکی باشی لە پرۆتین تایە ئەتوانین بەکاری بێنین لەکوێیە لە پارچێوە باشە لەوەیە پرسیارێکی تر بکرێت لە بیرمان چووم باسیەوە بکەم ئایا پرسیارەکەوەیە ئەمە بە حدود عامە لە بیرم چووە باسیەوە بکەم باسی ساور بکەم ئەتوانی بەدیلی برنجەکەیەوە ساوەرەکە لە برنجەکە باشترە و قەرەخەرمانیشمان هەیە بەڕاستی قەرەخەرمان هەم لە برنجەکە باشترە هەم لە ساوەرەکەیش باشترە بەڵام لە بیرتان نەچێتدا لە دوایی شەهرە بێ نیوەی ئەم قاپە چکە ئەم قاپەیە ئێستا حالیەن کەلەرەکەی زیایە بەڕاستی ئەگەر بتێت تۆ کێشت دابەزێنی ئەگەر بتێت تۆ سوودی تەواوی بەڕێزان تکام وایە ڕەمەزان فرسەتێکە بۆ دابەزاندنی کێش فرسەتێکە بۆ تەندروستی ئەو کەسانەی ئەتوانن بە ڕۆژۆ بن تەمان بۆ ئەو کەسانی کە ئەتوانن بە ڕۆژۆ بن فرسەتێکی باشە بۆ ئەوەی هەموو ئەو سوودانەی سوودە زانستیانەی کە من باسم کرد لاڵقەی یەکەما باسم کرد فرسەتێکی باشە تۆ مانگی ڕەمەزان بۆەوەی ئەو هەموو سوودەی بە من کە من باسم کرد تۆ بەدەستی بێنی بەڕاستی فئەمانە بێ وزەکان بەڕاستی ئەبێ کەمی کەیتەوە وەکوتم لە ڕۆژێکا 500 کیلۆکەلۆری عەفوم کە لە پارچێوەکەیە 500 کیلۆکەلۆری بەدەست بێنی باشە لەوەیە پرسیارێکی ترمان لێ بکرێ ئایا لە پارچێوە لەگەڵ ئەم ژەمە خواردنەیە ئێمە بتوانین میوە بخۆین میوەیش دەتوانی لە کیابی خۆی لەگەڵ ژەمەکەیابی خۆ چکە ئێستا حالیەن وەرزی چییە؟ ئێستا حالیەن وەرزی خۆزانی کاڵەگە ئێستا حالیەن وەرزی شوتیە ئایا لە کاتی لە ئەتوانین بیخۆی یان نەیخۆن ئەتیادی ئەتوانی
لە ژەمی بابرین پارچێەوە ئەتوانی میوە بخۆی مشکلەی نییە بەڵام ئاگادار بن چکە میوە عادەتەن تۆزە شەکری زیایە بەڵام ئەتوانی میوە بخۆی بەڕاستی و میوەکانیش دەوڵەمەندن بەچی دەوڵەمەندن بە کانزاکان دەوڵەمەندن بە ڤیتامینەکان بەپی ڕەنگی میوەکان و هەر هەمووی دەوڵەمەندە و گرنگترین شت ئەوەیە لە میوەیە بەڕاستی گرنگترین شت ئەوەیە لە میوەیە ئەوەیە کە لە میوەیە چی ئەوەیە سەرچاوەیەکی باشە بۆ ئاو چکە لە ڕۆژە تۆ خۆ پێویستت بە ئاوە لە پێویستە بە چییە پێویستە بە ئاوە باشە لە وجودی هەبێ بەڕاستی لە میوەیە این لە میوەیە تر میوەکە مەسەلەن بۆ نمونە ئەمە پرتەقاڵە پرتەقاڵ دەوڵەمەندە بە ڤیتامین سی بە هەموو ڤیتامینەکانی تایە ئەمە کاڵەگە وەکو باسم کرد بەڕاستی و ئەویش شوتیە بە حدودی ئەگەر باسی ئەم شوتیە بکەین تقریبا بە حدودی 100 کیلۆکەلەری تایە لە هەر قاژێکە تقریبا بە حدودی 50 کیلۆکەلەری تایە یەکێک لەوانەیش کە بابڵین ئینسانی مسلمان لە ڕەمەزان ئایخوا خورمایە شەتوانی لە پارچەوە بەکاری بێنی لە یەک خورمایە کاب هەموو خورمایەک دەنکێکی خورما تقریبا 15 کیلۆکەلەری تایە لە یەک دەنکێکی خورمایە ئەمە خورمایە دەستان خۆش بیاخوا ئەمە خورمایە لە یەک دەنکێکی خورمایە 15 کیلۆکەلەری تایە ئەگەر تۆ دەنکێک خورما بخۆی 15 کیلۆکەلەری وەرەگری بەس لە بیرتان بێ بەڕێزان تکام وایە لە ژەمی پارچێوە بە هیچ شێوازێک نە برمە هەبێ نە پاقلەوە هەبێ نە ئەو جۆرە شیرینیانە لە ژەمی پارچێوە با نەبێ یعنی بڕوا بکەن یەک پاقلەوایەک بەقەدەر 15 دەنک خورمایە لە ڕووی وزەوە لە ڕووی وزەوە یەک پاقلەوایەکی گەورە بەقەدەر 15 دەنک خورما یان 12 دەنک خورما وزەی تایە فتکام وایە با پاقلەوە و شیرینیتیان نەبێ لە ژەمی لە پارچێوە بە بۆ ئەوەی تۆ سوودی تەواوەتی لە ڕۆژۆکە ببینی ئەمە هەموو ئەو خواردانەیە کە باسم کرد با ژەمەکانت لە 500 بۆ 600 کیلۆکەلەری زیاتر نەبێ میوەی ئەو خواردانی کە من باسم کرد توانی بەکاری بێنی و بەو شێوازە توانی سفرەکەت بڕازێنی تۆ دەوڵەمەنی کەی هەم سوودی ڕۆژۆکە بە ئەبینی و هەم لە ڕۆژیشە تینوت کەمترە بێ و هەم لە ڕۆژیشە برسێتیت کەمترە بێ من لێرەیە دێمە کۆتایی ئەم ئەڵلقەیە کە باسی پارچێومان کرد ئینشاءالله بۆ ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. بەڵام ڕزان دووبارە سڵاوی خواتان لێ بێت وەک ئاماژەشم پێکرد ئەوایە باسی بەرچایی مام کردایە بەڵام دیارە کاکە جوامێری مۆنتێر حەزی لە برنج و فاسۆلیاکە بووە ئەوەی بۆ دووبارە کردین تۆ ئیشەڵا بۆ سبەی شەو بەرچایەکە دائەنین و پەخشیەکەین بەڵام ڕزان گەیشتینە کۆتایی لە کۆتاییشە ئێمە دوو پرسیارمان کردبوو ژمارەیەک پەیوەندیمان بۆ پرسیارەکان وەرگرت بەداخەوە ئەو بەڕێزانی جەلال کە وەڵامی پرسیاری چەند ئايات لە قورئانی پیرۆزا هەیە کەسیان وەڵامە دروستەکەیان نایەوەتەوە بەڵام بۆ ئەو پرسیارەی کە وەڵامی دووەم وەڵامەکەی 6000 فاروق بە کام هاوڵدراوە ئەوە هەمویان ڕاستن بەڵام پرسیاری دووەمیشمان کە ئاەتەکانی قورئانی پیرۆز چەندە 6348 ئاەتمان هەیە ئەمە لە قورئانی پیرۆزدا کە بەداخەوە نزیکی دەبوونەوە بەڵام هیچ کام لەو بەڕێزانی کە پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ ئێمەدا هەبوو نەیانتوانی وەڵامی ڕاست بەدەست بێنن ئەم شەویش تیر و پشکەکەین جەلال بۆ بزانین ئەو ژمارەی کە یاوەری کێیە بەڵێ بزانین بۆ کێ دەرەچێ تەلە چێ لەوێ ئیگڵۆپە لا خەلیفانەوە محەممەد مستەفا
لە خەلیفانەوە پەیوەندی کردبوو وەڵامی ڕاستی بەدەستێنە لە تیر و پشکیشە ناوی دەرچووە کە پێویستە کاک محەممەد پەیوەندی بک بەو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەی پەیام بوو بۆی کە ناویسیانی تۆمار بکرێن ناونیشانی لێوە بگرێ کاک محەممەد پەیوەندی بکە ئێستا بە یاخود بەیانی پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنەوە بۆەوەی کە ناویسیانی تۆمار بکرێەوە جارێکی دیکە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵ 29 هاوڕێکەی ترە تیر و پشتان بۆ کرێت دوو لەوانەی کە ناویان دەردەچێت خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەبەخشی. بەڵە بەڕێزان وردە هەکبەی بەرنامەکە پێچینەوە کۆی ئەو بڕگە و بابەتانەی لەم شەوی میهری ڕەمەزانە بۆمان ئامادە کردبوون بە سوپاسەوە لەگەڵ هاوکارانی زۆر بەڕێز و خۆشەویستمان برایانی پشتی کامێرا برایانی ژووری کۆنتترۆلی پەخش کە بەڕاستی ئەگەر ئەوان نەبن ئێمە ناتوانین بینە خزمەت ئێوە سوپاسیانەکەین چاویان ماجەکەین وردە بەرنمەکە کۆتایی دێ ئەوەندە هەیە لە دوعا خێرەکانتان ئێمە و تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و تێگڕای موسڵمانان و خزم و کەسوکار لە بیر مەکەن ئەو کاتانی کە گرنگن بۆ دوعا تکایە با دوعا بۆ یەکتری بکەین ڕۆژەگە بێت لە ڕۆژان ئێمە ئێوە بەجێ هێڵین ئێمە بەجێ هێڵن ڕفیقەکان هاوڕەکانیان بەجێ هێڵن خزمەکان ئەنی بەڕاستی مردن کەس نازانێت کەیە کەس نازانێت چۆن یەخەمانەگرێ هاوڕێک تا دوێنێ لەگەڵمان بووە کەسێک تا دوێنێ لەگەڵمان بووە لە پڕ کۆتایی پێدێت و ئەوە ئەزانین لە فەیسبوک هەواڵی کۆچی دوایەکەی نەشرەکرێ بۆیە با دڵەکانمان ساف بکەین ساخکەینەوە بەرامبەر یەکتری دوعا لە پاشەمە لە بۆ یەکتری بکەین ڕەحمەتی خواتان لێبێ دوعا بۆ یەکتری بکەن دوعا بۆ ئێمە بکەن پشت بەخوا پشتیوان بەخوا ئێمەش دوعا بۆ ئێوەکەین ئینشاءڵڵا سبەی شەو دێنەوە خزمەتان ڕاستەوخۆ بە ناونیشانی تازەەوە بە میوانی تازە و ناوڕۆکی تازەەوە بۆیە سبەی شەو چاوەڕێمان بکەن تا سبێنە پێتان دەگەینەوە ماڵتانەوە ڕۆژتان پڕبەرەکەت خواتان لەگەڵ